هیوادارم زۆر باش بن. عادەتەن دەمبینن لە بەرنامە دەردەکەوم. پێم خۆش نییە زۆر لە جێی دیکەش دەرکەوم و دوای خەڵک لێم بێزاربی بڵێن ئەرەوە چی بوو لە هەموو جێیەکی هەر هەیە. دەمەوێت بەس لە بەرنامە بم. بەس هەندێک جێ زۆر تایبەتن. پایتەخت لەو جێیانەیە بەڕاستی. لەبەرەوە کە پایتەخت پێم دەڵێ ناتوانم بڵێم نا. و ئەکید دڵنیاشم لەوەی کە ئەمە ئەو گەنجە جوانانە کە ئەوڕۆپێکەوە قسە دەکەین ئیسفادە لە یەکدی دەکەین. ئەوەی کە ئەمن هەمە لە هەر شتێک کە هەمە هیچی زیرەکی خۆم نییە، هەمووی فەزلی خوای گەورەیە. لەبەرەوە گەرە من ئەوە بە جوانی نەگەێنمەوە عەبدەکانی دیکەی خوای گەورە محاسەبە دەکرێم لەسەری ئەم وا فکر دەکەمەوە. لەبەرەوە ئەکید ئەگەر خوای گەورە ئەو چانسەم بداتێ ئەو فرسەتە دروست بیکەم بتوانم ئەو پەیامە بگەێنم بە فەخرەوە دەیگەێنم و زۆریش سوپاستان دەکەم. لەبەرەوە زۆر سوپاس لەو پایتەخت و زۆر سوپاس لۆنگۆش کە دانیشتینە بەیەکەوە ئەو گفتوگۆیە بکەین. ڤیدیۆکەمان 10 دقەیە. ئەمن عادەتەن ئەگەر ئاگام لە خۆم نەبی زۆر قسان دەکەم. لەوانەیە چارێکێک ئەوها لەسەر ڤیدیۆکە قسە بکەم بەپێی مەرحەلەکانی ڤیدیۆیەکەی. بەس ئەنگۆش لەگەڵم بن. یەکەم شت کە لە ڤیدیۆکە دەیبینن ئەوە چییە؟ مێشکە. ئینسان چەند مێشکی هەیە؟ چەند کەس دەڵێ ئینسان یەک مێشکی هەیە؟ دەستی بەرزکاتەوە. یەک مێشک، 2، 3، 4. با ببینین. ئەمە زانیتوان ئینسان یەک مێشکی هەیە. بزانیت چی لێ هاتیە ئەو مەوزوعە. فعلەن ئینسان یەک مێشکی هەیە یان زیاتری هەیە. ئێستا پێمان دەڵێ ئەو ڕەنگە چییە؟ ئەو ڕەنگە چێ دەڵێ کەسکە؟ چێ دەڵێ زەردە؟ لەکنە من کەسک و زەرد فەرقی نییە. کەسک و زەرد و سۆر و بۆر و مۆر و هەموو یەکە. مهمەوەیە لە کوردی تێدەگا. بەس خۆی ئەوە بەشی پێشەوەی مێشکە، بەشی دەرەوەی مێشکە. ئەو بەشەی مێشکە کە ئێستا ئەتو دانیشتی گوێت لە قسەکانی منە لە قسەکان، ئەوە بەشی پێشەوەی مێشکە کەسکەکەیە یان زەردەکەیە. ئەو بەشەیە کە حەزی لە قسە و قسەڵۆکە، حەزی لە معلوماتە، حەزی لە زانیاری نوێیە. مەسەلەن تو لە دیار ڕێکلامەکی دانیشتی کۆمەڵێک زانیاری لەسەر ڕێکلامەکە دەڕواتە ئەو بەشە. ئەو بەشە ئەوەت لەو خڕ دەکاتەوە. بەشەکی دیکەمان هەیە، بەشە شینەکەیە. هەندۆکێک دیارە شینە بڕەک. ئەوەی یەکەم لەبیرتان بی ئەوە کورسی وعیە. وعیمان لەوێن دەرەیە، هی ئاگا. بەشەکەی دیکە شینەکە ئەوەیان لیمبیک سیستمە. ئەو بەشە کیمیاییەکەیە، بەشە عاتفیەکەیە. لێرە ئەمە تووشی خۆشەویستی و ئەو شتانە دەبین لە لیمبیک سیستمەکەی. ئەوە زیاتر بەرپرسە لەوەی قەومانە گەورەکە لەوێن دەرەیە. ئەوەی گچکۆکە ئەوەیان گچکۆکە نییە، بەس یانی ئەوە مێشکۆڵەیە. ئەوە لە پشتەوەی مێشکە. ئەوەیان بەشی سێمی مێشکە. ئەوەیان بەرپرسە لە شتی لاوایی. یعنی ئەوە شتی ڕاستەوخۆ وەرناگری، شتی ناڕاستەوخۆ وەردەگری و ناڕاستەوخۆش ئیشی لەسەر دەکات. ئەوانە لەبەرەوە ئێستا زانست پێمان دەڵێ مرۆڤ سێ مێشکی هەیە، چکە هەر یەک لەوانە سترەکچەری خۆی هەیە، لایەنی کیمیایی جیاوازە، شوێنەکەی جیاوازە، ئیشەکەی جیاوازە، پێکاتەکەی جیاوازە، دەوری لە جسمیمە جیاوازە. یعنی تقریباً سێ بەشی جیاوازن. ئەمە پێیان دەڵێن سێ مێشکی جیاواز. خانەکانی جەستەیمە، خانە دەماریەکانمان زیاتر لە 100 ملیارن. 100 ملیار یعنی بینی هەولێر و پەکین. ئەو ئەگەر بیان خێسەر یەکدی ئەو دەمارانە تقریباً لێرە دەمانگەێنێتە لای پەکین. باشە. مێمۆری کو دروست دەبی؟ ئێستا لەوێ ئەوانتان پێ دەڵێم چونکە ئەکید ئامانجەک لەوە هەیە. مێمۆری کو دروست دەبی. یعنی ئێستا ئەتو لە دیارە من دانیشتی کو پاش ساڵەکی دیکە ئەوەت بەبیر دەمینێ. ئەمن کو قسەم دەکرد،
چەند مایکم پێوە بوو جلوبەرگەکەم کوو بوو ستایلم کوو بوو معلوماتەکان کوو بوو ئەوانە فیلینگی ئێستات کووە کوو ئەوانت بەبیر دەمینێ ئەوە دوو خانەی دەمارینە لە 100 ملیارەکەی وەچی دەگەنەیەکدی سرکێتێک دروست دەکەن ئەو سرکێتۆکە مێمۆریەکەمان لۆ دروست دەکا هەتایە یان هەتا ئەو وەختەی کە دەمینێ و ئەو بۆندە دروست دەبی ئەمە دەڵێن ئەو دوو نیورۆنە ئەو دوو خانە دەماریە they fire and wire together سەریان دەگات یەکدی و لێک دەبەسترێنەوە وەکو وایەری ئۆکەی ئەوانە کە گەیشتنە یەکدی مێمۆریەکەمان لۆ دروست دەکەن جە شتێکی خۆشبی ناخۆشبی ئەوانە لێ هەر شتێک پەیوەندی بەو مێمۆریە هەبی ئەتوو پاش چەند ساڵی دیکەش هەر شتێک پەیوەندی بەوە هەبی کە مەسەلەن حەدەسێکی زۆر ناخۆش بووە ئەتوو لەناو ئەو حەدەسە ناخۆشەی بووی ئەو وەختە بۆنەکەت لۆ هاتیە هەر وەختێک ئەو بۆنەت لۆ دێتەوە دەسیۆنەوە ئەو جەوەی باشە ئەتوو ئەو بۆنەت لۆ هاتەوە خۆ لەناو ئەو جەوەینی 10 ساڵ پێش ئێستا ڕوویدایە لۆ دەگەڕێەوە ناوی ئەوە مێشکۆڵەکەیە ئەوەی خوارێ سۆرەکە ئەوە حەقی نییە نازانی ئەوە پێش 10 ساڵی بوو لاوەعیەکەیە ئەوە سەب کۆنشس مایندە ئەوەیان مادەم مێمۆریەکەی لۆ گەڕاوە دەڵێ ئەوە دیسان قەوماوە هەمان شتە لێ دیسان جسمت کۆمەڵە هۆرمۆنات و مادەی کیمیایی دەردەکا هەمان شت ڕوودەدا ئەوەی کە پێش 10 ساڵی ڕوودا 100% هەمان نییە بەس دیسان هەستەی ناخۆشت دەداتێ لۆ کوڕەکان مەسەلەن وەچی مەسەلەن وەختە چییە دیڵێن وەچی یەکێکت زۆر خۆش دەوێ ئەتوو تاو خۆت مشەوەش کردی لەی دەچێت پێش ئەویش پێت دەڵێ برام ئەو شتە زۆر ناخۆشە ئێوە دەمینێتەوە لە مێشکە تا 10 ساڵی دیکەش هەر وەختێک ئۆکەی هەر وەختێک هەر شتێکی ئەو جەوەی بێتەوە خەیاڵت ئەو هەستە ناخۆشە دەداتەوە ئەو ڕۆیشت تەواو یان ئەسڵەن تەرتیبت کرد نەڕۆیشت تەرتیبت کرد 10 ساڵیشی بەسەرە تێپەڕی هەستەکەت هەر هەیە بەسەکە تەرتیبت کرد هەستەکە ناخۆش نییە ئێستا ئەوە خانە دەماریەکانی مێشکی منە لە کاتی فکرکردنەوەی تەماشا چەند شەریکاتی مۆبایل لە دنیا هەیە کۆڕک و ئاسیا و نازانم چوچ ئەوانەی کە لە دنیا خۆمان نا هەموو دنیاە هەموویان پێکەوە لەسەر گۆی زەوی چەند ئەکتیڤیتیان هەیە ئەو هەموو تەلەفۆنە ئەو هەموو نامەیە ئەو هەموو ئینتەرنێتە ئەو هەموو نازان چییە هێشتا ناگاتە چالاکیەکانی خانە دەماریەکانی مێشکیمە هێشتا نایگاتێ ئیمە زۆر زیاترە خانە دەماریەکانمان زۆر قشتن زۆر ئەکتیڤن زۆر جوان ئیشی خۆیان دەکەن تەبان ئەگەر بەکاریان بینین ئەوە مێشکە لە کاتی فکرکردنەوەی هەرایە کە بەزمەکە ئەوە ئەگەر پارسەکی لە مێشکی وەرگرین لە کاتی فکردنەوەی ئەو هایها خانەکان ئەوە دەکەن خانە دەماریەکان شتەچی وەچی ئەوەی دەردەکەن وەچی ڕووناچی وەچی هەورە بروسکی ئەوە دیسان ناوخانەیە وەختێک کە معلومات دەڕاتە ناوخانە دەماریەکانمان دێت و دەچی ئەوە بە خێرایی ئەو هاتێ دەپەڕی لەبەرەوەی شتە خانە دەماریەکان زۆر خێرانە زۆر بە خێرایی ئەو گۆڕانکاری و ئەو هاتوچۆیە ڕوودەدا ئەوە نییە ئەوە باشی دەکەین بە ئیسراحەتی خۆمان هەر زۆر سەریعە دیسان ئەوانە بە شێوەیەک ڕێکخراینە کە خزمەت بە مێمۆری بکەن باشە ئێستا ئەتوو دەڵێ ئێستامە گوتمان ئەوە مێشکە وەڵا زەردە ئێستا زەردە مەزای تێدانێ ئەوە بە ئەو بەشەی مێشکمان لەگەڵ شینەکەتان ئاگا لێبی لەگەڵ ئەو سۆرەی ئەو سەیەکەمە باسی دەکەین ئێستا ئەتوو کە شتێک دەبینی بە چاو ئەو شتە دەبینی کۆنشس مایند دەیبینی تەواو کۆنشس شتەکە کووە ئەوها دەیبینی سەب کۆنشس ئەو لای پێ دەکا شتەکە دیت مەسیجەکە چووە لیمبیک سیستم دوایش چووە سەب کۆنشس مایند تەماشا ڕێڕەوەکەکەن چۆوێن دەرێ ئەوە تەمان یەک دنیا خەبسەی دیکەی لە ناودایە مەواد شتی کیمیایی دەردەدا ئەو تەماشەیکەن ئێستا کو ئەوە بە جسم دەبەسترێتەوە ئێستا ئەتوو وای دانێ دیسان دەگەڕێنەوە سەر بەزمەکەی خۆمان وای دانێ کە ئەتوو چووی دانیشتی دەتەوێت پێی بڵێ
لەو وەختە زۆر پێێتەوە دیار نییە لەوانەیە بڕک خۆت مسیتر کردێ بەس هەندێک گۆڕانکاری کیمیایی هەنا لە ناو جسمت ڕوودەدەن ئەو گۆڕانکاریانە هەناسەت بڕک سەریا دەکا ئەو وەختی مەسەرەن دەستەک لەسەر ئەوە دانێ ئەوەی 120 لێرەدا ئەو گۆڕانکاریانە چنە کە مێشک باشە ئەتوو چوی دانیشتی مێشکت مژوڵە ئەدێ و هەرایەتێ ناو جسمت ڕوودا لێدایان دڵستەریە بووە هەناسەت تون بووە ئەگەر بڕۆکە زیاتر سترێس بی ئارەخەک شلەوانی بکەوە چیە مەسەرە ئێستا پێتانی دەڵێم لە مێشک کۆمەڵک مادەی کیمیاییمان لۆ دەردەدرێ دەچنە سەر خانە و شانەکانی جەستە طبعاً دیقەتی ئەوانە بدەن خوین ئەو کاتە دەڕواتە پەلەکانی سەری و خوارێ دەڕواتە دەرەوە لەو حازرت دەکا لۆ ئەوەی لۆ ریسپۆنس ئەوەی کە پێی دەڵێن فایت فلایت ریسپۆنس FFR حازرت دەکا لەوەی شتە چی بکەیت لۆی جوڵەیەکی بکەیت لە ئەوەی چونکە ئەو نازانی سەبکۆنشس مایند حازرت دەکا حەقینە ئەو نازانی شەڕە یان شێرە یان شتێکی دیکەیە چەند کەس لەو قاعەی زەواجی کردیە لۆ دەستان بڕنە باش سنگڵەکان زیاترن تەماشا لەو کەسانی کە زەواجیان کردی باش لەوەتی دەگەن ئێستا ئەوانەی زەواجیان کردیە با بڵێین خەسووت ڕۆژێک لە ڕۆژان لێت تووڕە بوو قسەی ناخۆشی پێگوتی نازام لەسەر چ مهم ئەو قسە ناخۆشەی خەسووت لە مێشک دەمینێ ئەتوژنەکەت زۆر خۆش دەوێت خەسوەکەش زۆر لی دەترسی باس شتەکەت هەر لەبیر دەمینێ پاش 10 ساڵانیش ئێستا تو خۆت دەوێت قناعەتی خۆت بینی کە ئەو شتە ئەتیادیە و ئەوە دایکتە و فەرقی چییە و قسەکشی کرد ئەتیادیە و ئەو شتانە ئەو هەستەی کە یەکەم جار خەسووت دەبینی پاش 10 ساڵی لەو قسەی ئەوجا قسە و دووش نییە لەوانەیە زۆر مەواقیف و شتی دیکە هەبوو بی چاوی لێ سۆر کردبیەوە ئەوانە باسی پیاوەکان دەکەم ها یعنی باسی کچەکان ناکەم خەسوویان نا پیاوەکان خەسوویان چکە پیاوەکان دەترسێن هەر وەختێک هەر یەک لەو شتانەی خەسووت ناوت گوێ لێبی بۆنی بێ هەندێک جار کەژنەکەشت دەبینی بە هەموو نەوەک ئەو مێمۆریە دێتەوە مێشکت ئێستا ئەتوو وای دانێ لەو قاعەی بەتەنەی دەتوانن بەس 30 ثانیە چاوتان قەپات بکەن 30 ثانیە بەس کەس چاوی کراوە نەبی یاڵا 30 ثانیە دەستمان پێ کرد هەندێک چاوتان کراوەیە ئەو چییە ئێستا تەواو چاوتان بکەنەوە ئەتوو وای دانێ لەو قاعەی بەتەنەی کەسی لێ نییە عوتڵەیە پایتەختش کەسی لێ نییە ئەتوش لەو قاعەی مەسەلەن ئیشێک لێرە دەکەی دەتەوێت خۆت حاضرکەی لە سیمینارێکی چوزانم لە ناکاو شێرێک دێتە ژۆرێ شێرێکی دڕ چ دەکەی چاوت دیتی خەبەر دەداتە مێشکت تەوانەوە سەری ئەڕوو دەدا خەبەر دەداتە مێشکت دەڵێ ئەوە شێرە شێریش دەتخوا دەڕواتە سەبکۆنشەس و سەر بڵەم و ئەوانە خەبەر دەنێی لۆ جسم خۆی حاضر دەکا لۆ چێ لۆ ئەوەی شەڕکە یان هەڵێ یەک لەو دوانە یعنی فایت فلایت یەک لەو دوانە دەکا یان هەڵدەی یان شەڕ دەکەی شەرت نییە ئەوە شێربی دەکرێت چ بی دەکرێت خەسووت بی هەمان حسابە ئەتوو بەتەنێ لێرەی جەوی خۆت وەرگرتیەوە ئەوانە لە ناکاو بەژۆر دەکەوی ئەو گۆڕانکارانەی کە ڕوو دەدەن چییە طبعا تو یەک دنیا شت بە مێشک دادێ ئەوە شتێک قەدیمە ئەوانە دێتە ناو مێشک تو دەڵێ ئەوە ئەو وەختی خۆی ئەوهای گوت و لە فڵانجێ ئەوهای کردو ئەو قسەی پێگوتم خواردنەکەی ئەوها بوو نازانم چی ئەو هەموو ئەو شتانە ئەو چاو دیتی خەبەریدا مێشک لەوێ دەڕواتە سەر بەشەکانی دیکەی مێشک دەڕواتە خوارێ لە ئەوەی خۆت حازرکەی لۆ چێ لۆ شەڕ یان هەڵاتنەوە نییە چارە نییە ئەو تەماشای خوێن دەڕوا لەو پەلەکان هەناسەت ئەوەیان گڵاندێکی ڕژێنێکی سەر کلیەمانە کە کۆمەڵە کۆڕۆنا لەو دەردەکات لەوەی حازر بین لە ئەوشتە چ دەبی چاو ئەوجا لەو وەختانە تەماشای چاوی کە چاوی دیار دەبی لەوێ چاو زۆر زۆر پێیان دەگەێنی چاوی دیار دەبی ئەو کەسە کە ئەگەر شتێکی دیکەی لە خەیاڵ بی چاوی کۆمەڵە گۆڕانکاری ڕوودەنها بیلبیلەی ئەوە دەبی چی پێ دەڵێن تەستێک دەبی
ڕەنگی چاوی دەگۆڕێ زمانی وشتێک دەبی هەناسەی لێدانی دڵی زیاد دەبی هەناسەشی سەریع دەبی ئەوە هەموو خۆ حازرکردنە دەستم دەوێت خۆی حازرکە قەوما خەلاص دەرکە شتێکی تێدا نیە دەبی چ بکات دەبی یان هەڵێ یان شەڕ بکە شەڕیش نییە دەبی هەڵێ ئەزە بەشێ دەردا هەڵێ پەنجەرە تەماشا فیکرەکە چییە؟ ئەو سێ بەشەی مێشک کە دیتمان ئەو هەڵای کە باسمان کرد لەسەر خەس و بەزم و ڕەزمی یەک شتم لێ وەرگرن ئەویش ئەوەیە بەشی خوارەوەی مێشک سربلەم قائیدەکەیە ئەو سەرکردەیە ئەو کۆنتڕۆلی هەموو جەستەمان دەکا بە تەواوی هەموو شتێک لەژێر کۆنتڕۆلی ویە نقطە باشەکە چییە؟ ئەو عەقڵی نییە واعی نییە لۆیە ئەتوو دەتوانی قیادەی وی بکەی نەک ئەو قیادەی تو بکات دەتوانی عەکسی کێوە وەختێک کە ئەتوو شتێکی زۆر ناخۆش لە ژیان ڕوویدایە باسمان کرد دوایی کە شتێک بۆ نەکلۆدێ هەستە کلۆدێ شتە کلۆدێ کو دەگەڕێەوە ناو هەمان هەست ئێخۆ واعیەکە دەزانی دەڵێ ئێستا ئەو کاتە نییە ئەو کەسە لەوانەیە هەر لە قاڕشت کەبی بەس لاواعی ئەوە نازانی لەیەکی جودا ناکاتەوە لەکن لاواعی هەمان شتە لێ دیسان لێدانی دڵسەریە دەبی دیسان تێک دەچی دیسان پێت ناخۆش دیسان هەستەچی ناخۆشت دەداتێ دیسان ماوەکانی دیکە ئەو هێرشە موشەکەی کرا سەر هەولێرێ ئەمە هەر وەختە کە ڕسمەکی ژینا دەبینین دیسان ئەمن یەکسەر فکرم لۆ برازەکانم دەچی یەکسەر فکرم لۆ کە سوکاری نزیکم دەچی ئەوانەی کە بەتایبەتی کە گزکەنە یەکسەر دەستمەوە ناو هەمان ئەو هەستە ناخۆشەی کە ئەو کاتە هەمان بوو ئەوە هەر دەمینێ کاڵ دەبیتەوە بەس دەمینێ تەکنیک هەیە لۆ ئەوەی ئەو هەستە ناخۆشەمان بستڕینەوە باسی ئەوە ناکەم ئەوەی ژینای باسی عام دەکەم تەکنیک هەیە لۆ ئەوەی ئەوە کوور و دەدا دوو دەمارەکەیە تەکنیک هەیە لۆی ئەوەی بسڕیەوە دەتوانی بیسڕیەوە لە مێشکی خۆت نەهێڵی و لە داهاتوو کەمتر تەسریت لێ بکە تەکنیکان تەکنیکی سایکۆلۆژی زۆر پێشکەوتونە نیۆرۆساینس زانستی مێشک و دەمار زۆر بە باشی ئیشی لەسەر دەکات ئێستا لەگەڵ زانستی دەروون ناسی لەبەر هەندێ ئێستا کە تو دادەنیشی خەیاڵ دەکەی لە خۆت دەڵێی ئەمن لە بەس بە پلان طبعا بەس خەیاڵ نە ئەمە بڕوام هەندە قسەی ئەوە نییە ئەوەی بەس فول بە ڕووتی بەستەنمی بەشەری نا دەبی پلانی لۆ دابنەی فعلەن خۆت لۆ حازر کردبی فعلەن ئەو توانایەت تێدا هەبی ئێستا ئەمن دەمەوێت بمە مهندسێکی معماری زۆر باش ئاخر نایزانم ناتوانم ئەو باگراوندەم نییە ئەوەشم تێدا نیە تەمانیشم ئیوەی نەما خەڵاس دەمەوێت بمێ خاڵەکەم نازە بەس نابمێ لەبەرەوە نابی خەونەکی ناواقعی بی نا ئێستا ئەم دەتوانم بمە شتێک لە مەجالی طبی توان بە شتێک لە مەجالی ئەلامی دەتوانێت بمە شتێک لە مەجالی ریاضی تا حدەک بەس نا بڵێم وڵای لەم دەمێ بە مهندسی معماری ناوەڵە نامێت چونکەوەیش ئەوە هیچم تێدا نیە بمە مهندسی معماری فکرەکەشم نییە لێ سب کۆنشەس ئەتوو ڕسمی لۆ دادنەی یعنی کۆنشەس ماین ئەوەی زەردەکە ئەوە دنیا لۆی دادنێ دەوروبەرت ئەو حەقی نییە سپلیت لێدێ سپلیتە خلاص دیوارە ئەوەی علەمە خلاص سب کۆنشەس نا ئەتوو لۆی دەنەخشێنی ئەتوو پێی دەڵی ئەتوو خەیاڵ دەکەی فکر دەکەیەوە نەک خەیاڵەشی ناواقعی و بەس خەیاڵ پڵاوی نا دەڵێ ئەمن دەمەوێت 5 ساڵیکە ئەو هابم ئەو ئیمجەی خۆتی دەدەیە ئەو کۆنتڕۆلی جسمت دەکە حازری دەکا لە ئەوەی تەماشاکەن وەختی ئەتوو سیارەی لێ دەخڕی یەکەم جار کە سیارە دەخڕی پێ لە بەنزینی دەنەی لە ئیستاپی نازانم دەکەی گێڕیشتێ دەکەی دەترسی سوکان تون گرتی ئەوها دەڵێنەوەکە خۆم بەلایشی دادەم پاش ساڵێک 2 ساڵ یا پاش کەمتر هەر ئاگات لە خۆنی سیارە دەخڕی مەوزوعت گەرم کردیە لەگەڵ داژی منداڵان قسان دەکەی لەگەڵ خەسوود قسان دەکەی لەگەڵ نازانم چی قسان دەکەی ئاگات لە خۆت نییە سیاقەتیش دەکەی دەگەی پایتەختیش هیچ مشکلت نییە خۆش لۆ حازر نەکردبوو بەمێشک ناڵێ یەڵا ئێستا پێلەوەی نیە کە خۆی دەیکا ئۆتۆماتیک ئەوەیە ئەو شوعەیە ئەوەی شەمالە دەکا سربڵەمەوەی شەمالە دەکا لەبەرسەوەتان پێ دەڵم ئەتوو سوواک دی پێنی ئەوها دەکا پێ لێ دەنێ دەست نییە گێڕی ئەوها دەکا دەست نییە سوکانی گرتیە مێشک لە چێیە ئەو دەست لە چێیە ئەو وەختەی کە هەندە بووە ئۆتۆماتیک کە جەستە بووە مێشک یعنی بەبێ ئەوەی تو ئاگات لە خۆت بی جەستەکات ئەوەی مێشک جێبەجێ دەکات لە نەفسی وەخت ئۆتۆماتیک ئەتش فکر لەسەری نییە هەر شتێک لە ژیانی خۆت هەندە لەگەڵ هەوڵدا کە بۆ ئۆتۆماتیک
جسمت بمشكت سر باللمت جسمتي لەگەڵ ڕادەینی و دەیگێ بە پێ چاوانەشەوە ئەگەر تو سیاقەت دەکەی ئەوها دەست گرتیە بە سوکانی ترست هەیە لەو دیوارەی دەی یاوەچی لەسەر دیوارەی ئەوها باریک ها بە منداڵی لەسەر دیواری دەڕۆشتین هەبوو لەسەری غاریدا ئەمش دەچوومە سەر دیواری لاقم دەلەرزی لۆ چونکە ئەمێن مێشک و جەستەم نەکرد بۆ یەک ئەوی دیکە منداڵەکەیت کە برادری من بوو لەسەری غاریدا چونکە مێشک و جەستەی بوو بۆ یەک زۆریش دووبارەی کردبەوە زۆری بڕوایبەوە بوو کە دەتوانی فعلەن بۆچی منش دوو لاقی پێوە بوو ئەوش هەموو شتێکی من بوو بەس ئەو مێشکی فەرقی هەبوو لەو شتە لەگەڵ من لەبەر هەندێک ئەتو دەتوانی ئیمجی خۆت لە داهاتوو دروستکەی بەس ئاگاتان لەوە بی واقعی دروستی کەی و هەوڵی لۆ بدەی وەچی مەوزوعی سیاقەتەکەی ئێستا من دەمەوێت خەیاڵ دەکەم دەمەوێت ساق تیارە بم ساق تیارێکی زۆر باش بم و نازم نامە ساق تیارە دەی بچم هەوڵی لۆ بدەم ترینینگ وەرگرم کولەی بخینم هەموو شتانی کە پێشتە بیکەم ئەو دەمە ساق تیارە وەی سیارەش خۆگەرمە هەوڵمان نەدا با 2000 سیارەمە لە بامان نەبزیبا لەو لای دوسێ ئەگەر ئەوەی ئێستانە ئێستا بە جوانی دەکەن مەسەن کۆرسات و شت هەیە فێرت دەکات ئەگەر ئەوانە نەکەی خۆت و هەر خەیاڵ کە بڵێ دەمە ساقەشی زۆر باش نابێ دەبی بیکەی لەبەرەوە خەیاڵەکە مهمە ڕاهێنانی مێشکۆڵت لەگەڵ جەستەت مهمە بیانکەیەک بەس دەبی هەوڵەکەشی لێ بدەی و ئەو ترینی گوشتانی کە پێویستە لۆی جێبەجێ بکەی مەسجی من ئەوەیە ئەوەی ئێستا لە ڕوودا و هەمانە بۆ نمونە ئەمن زۆر مەمنونی یەک بە یەکی بینەری خۆمم بە هەر کەسە کە تەماشای بکە حەزم لێ بچم سوپاسی کەم و پێی بڵم کە زۆر تەقدیریەوە دەکەم کە تەماشام دەکەیت چونکە ئەو پەیامی من نییە پەیامی زانستە زانستیشی خوای گەورەیە هیچ زیرەشی منی تێدا نییە ئەمە نەچوومە ئیدعاشی بکەم و نازانم چ بکەم ئەگەر ئەتوو گوێ لە من ڕابگری لەوەی ئەو پەیامت بدەمێ ئەمن زۆر مەمنونی تومە ئۆکەی بەس ئەوها دروست بوو ئەم چوم گوتمە ڕوودا سەلام عەلەیکوم ئەم دەمێ بەرنامەش بکەم دکتۆر ئازبرا دۆستیمەوەش بەیەڵا وەربڕۆ سەر ستەیجی نا 5 قەناتم کرد پێش ڕوودا 4 کەسم لەگەڵ بوون پرۆپۆزەڵم دەبردە هاڕیباتەکەم لە مل بوو قەمیسەک و تەرتیبات و کەیفم بەخۆم هاتبوو زۆر ئەکتیڤ بووم دەچم دادەنیشتم لەگەڵ کابرای مدیرێک تەلەڤیزیۆنەکان بوو مەسەلەن کابراش دەیدیت ئەم گەنجەشی زۆر متەحەمیسم ئەمن دەمگۆ ئەگەر ئەو هۆشیاریە تەندروستی کە لەکنە منە ئەو زانستی کە لەکنە منە نەیگەێنمە مام حاجی و دای حاجیەک و پێیان نەڵێن کە خۆیان پارێزن لە جەڵتەی دڵ ئەوان جەڵتە لێیان بداو بمرن و ئەمنیش دانیشتیمە لەبەرەوەی لە شتەریکەی نەفت بووم پارەم وەردەگرت ئەمنیش دانیشتیمە لە وێندەرەی ئەمن گوناحبارم ئەمن ناتوانم ئەوە چاوەڕێوەی کەم لەو قەناتی ئێستا خوا خۆشە ئەمن بڵێم نا ئەمن هەر لە دایک بووم تۆ لە ڕازبرادۆستی و زۆر مهم بووم نا وانییە لە چا قەناتی بە تەریقەی خۆیان پێیان گوتم نا چکە گوتیان ئەمە لە 5 قەناتی گوتیان ئەمە بەرنامەی سیاسیمان نەبی نابی بەس بەرنامەی تەندروستیمان هەبی و نەبی و چیەکە ئاخر کە خەڵک پێویستی پێوە شاری تەندروستی وان نازانم نا مشکلە نییە بە نەتیجە لە هی ئەمە 4 کەس بووین 3 برادێت کەم لەگەڵ بوون لە هی یەکەم بڕکسار بوونەوە بەس تەرجێعم کردن و گوتم کاکە نابی ئەتیادیە و ئەوە هەدەفەکەی جوانە و ئینسانیە و ئەوەیە لە ئی دووەم وەڵایەکمان لێبەوە بووینە 3 لە ئی مهم لە ئاخری لە پێنجەمی لە چهارەمی باوەتان پێ بڵێم چوم لەگەڵ مدیری تەلەڤیزیۆنەکەی دانیشتم و زۆر خۆم شاوش کرد بوو کابراش گوتی بەسەر چاو زۆر بەخێربێی و خۆشحاڵین و ئەوانە بەس گوتی پێویستیمان بە ئەوە باسی ساڵی 2011 دەکەم گوتی پێویستیمان بە سپۆنسەرە ئەمش گوتم باشە بەسەر چاو سپۆنسەر چییە گوتیان وڵا سپۆنسەر دەبێت پارەی بدە گوتم چەند پارەی بدە گوتیان $280,000 گوتم بەسیتە ئەم نەمزانین $280,000 چەندە وڵا هاتمە دەرێ تەلەفۆنم لە برادەرەکان کە لەگەڵم مابوو ئەوش تەبعاً لەگەڵم نەهات بۆ کە زۆر بڕای پێ نەبوو گوتم کاکە تەرتیب بوو ئەوانەی پیرۆزە و گوتم بەس یەک شەرتیانە بوو گوتیان سپۆنسەر پێداکە گوتی وانە بە دوو داچوو گوتم $280,000 گوت زیاد بزانین $280,000 چەندە ئەمش گوتم دەکاتە ئەدی ناکاتە 280 وەرەقە 2 دەفتەر و 8 وەرەقە یانی کۆرە گوت دەکاتە 28 دەفتەر ئەویش پێی گوت بووم نا بەسم تێنەگەیشت بووم والحاصل لە ئەخیری لەگەڵ ڕوودا دانیشتم لەگەڵ ڕووداش 2 جار دانیشتین جاری یەکەم ڕێک نەکەتین جاری دوم ڕێککەتین نقطەکە چییە ئەمن خەیاڵم بوو ئەمن لە مەرحەلە 3 کولێ طب یعنی قرارمدا ئەمن دەسمە ئەو مەجالەی مەرحەلە 3 لەبەرەوەی مام حاجی دەهات بەس یەک دنیا خەم لە مام حاجی و دای حاجی و خەڵکی منە خوارد کە چەند هۆشیاری تەندروستیان خراپە کەمە دەتوانین ئەوەی ئەو شتە بەرزکەینەوە وەچی دنیاە
هۆشتانی تەندروستیەکەیان بدەنێت کە لۆ ژیانی خۆیان پێویستە ئەمە لەو وەختی قەرارمدا بەس قەرارمدا باو دانیشت بام و ئەوانە نا هەرچی بەرنامەی دنیا هەیە لە تەندروستی هەرچی بەرنامەی خۆشمان هەیە کە نزیک لە ستایلی من هەموم لەبەر کردبوو ئەو دە داکتەرز و دکتۆر فیل و نازانم تایرا و هەموم لەبەر کردبوو ئەوانە تەماشام کردبوون خۆم لەو حازر کردبوو وەختە چی هەموو ڕۆژێ بەلایانی کەمەوە 3 ساعت ئەم لە دیار ئەو بەرنامە نەبوویمە ئەگەر وانە بواە ئەمن لە چێن بوو خۆم ئیعلام نەخیندیە ئێدەبی هەوڵدەم لە ئەوەی خوای گەورە ئەساسی دایتە هەمومان زۆر بەتوانینە بەس کۆ توانایە دەبینیەوە کوش لەسەر دەکەی کو بەکاری دێنی و کو تەمبەڵی ناکەی هەوڵی لۆ دەدەی بە نەتیجە هەوڵدانەکە تامی هەوڵدانەکەی زۆر خۆشترە لە تامی دانیشتنەکەی و نووسنەکەی و خۆماندی نەکردنەکەی ئەمن هەمیشە دەڵێم ئەمن شەکر ناخۆم شیرینی ناخۆم نان ناخۆم کەبابی دەخۆم بەس بەڕای من نەخواردنی ئەو شتانە تامی لە خواردنیان زیاترە بەس دەبی خۆتی لەگەڵ ڕابینی ئێستا ئیزعازم بە تامی شیرینی ئێستا کەسێک شیرینیم لۆ بینی هەر پێی ئیزعاز دەم دەڵم یانی چ ئەوە نازانێم شیرین ناخۆم فەقیری تو زانیە شەرت نییە بوو کەسێک بیزانێ ئیزعاز دەبم پێی بە تامەکە ئیزعاز دەبم شیرینی خۆشە لە ڕووی زانستی شیرینی دۆپامین دەردەدا دۆپامینیش دڵ خۆش دەکات بەس ئەمن ئێستا ڕاهەتیمە بەوەی دۆپامین دەرناچی تاوە ئیزعاز دەمە پێی بەعکس سەوێنێک لەمن دەتوانی بە دەستکاریکردنی ئەوەی هیچ علم و فەن و شتیش نایە و فەلسەفە و شتانی نایە بەس دەستی دێ و ئیسرارکە و بەردەوام بە لەسەری لەبیر تامی هەرێک لەمە 300 ملیۆن ساڵ جارێک بەیەک دەچین دوو کەس بەیەک دەچن 300 ملیۆن ساڵ جارێک خۆمە چەند دەژین خلاص کەس لە کەس ناچین هەر یەکە توانە و مادەم بڕوامان بەخوای گەورە هەیە مادەم بڕوامان بەوەی کە خوای گەورەمەی دروست کردیە دەبی 100% بڕوات بەوە هەبی کە کۆمەڵک توانای جوانی تێدا دروست کردی چکۆمە دەستکردی خوای گەورەینە کۆمەڵک توانای زۆر جوانمان تێدا هەیە بەس دەبێت ئەو توانیانە ببینیەوە بە باشیش بەکاریان بینی بەڕای من هەمومان پێمان وایە لەسەر نوێژ نەکردنی محاسبە دەکرێنەوە نییە ئەوە ئەساسەچی دینی مەیە باسی ئیسلام دەکەم ڕەنگە دینەکانی دیکەمان تێدا بن بەس ئەم باسی ئیسلام دەکەم ئەو ئەساسە هەمومان متفقین لەسەری یاندانی کەم زۆر ببان بەس ئەمن دڵنیامە لەوەی کە توانەکانیشمان وەکو نوێژێ محاسبەی لەسەرە نابی توانای خۆت تواناکی زۆر جوانتە بی لە تەمبەڵی لە هەوڵ نەدان بیبێ بن قەبری دێن دەڵێن وەرە خۆها گەمەنیە ئەوەمان لۆ دروستکردی ئەو توانایمان لەناو تودانا دەبی ئەمە لۆ توانام هەیە ئێستا ئەمە لۆ توانای پێشکەشکردنی بەرنامەم هەیە توانای مێشکی ئیعلامیم هەیە تێکەڵم کردی لەگەڵ تەندروستیەکەی لۆ خوای گەورەوەی دایکتە من کۆمەڵگەکە پێویستی پێیتی کۆمەڵگەی ئەمریکی پێویستی بە من نییە کۆمەڵگەی کوردی پێویستی بە منە ئەو کوردە لە سوید دەژی لە ئەمریکا دەژی لە کوردستان دەژی فەرقی نییە خوای گەورە تواناکانی یعنی وەکو چییە ئەو کۆمەڵگەیمە هەندێک ڤیتامین و کانزای نەقسە مەسەن ڤیتامین دی نەقسە تواناکەی من ڤیتامین دیەکەیە و دەبی بیدەمەوە کۆمەڵگەکە نابی لە ناوخۆم هەڵی گرمەوە ئەگەر ئەتو دابنیشی ئەو توانایە نەبینیەوە بەڕای من محاسبە دەکرێت لەسەری و زانست دەڵێ وەکو بیرکاری کو یەک کۆیەک دەکاتە دوو زانست دەڵێ ئەتو یەک دنیا توانای زۆر جوانتەیە قابل لە 100 ملیار خانە لە لۆ فشەی دروستکرابی بەلایانی کەمەوە 100 ملیارە ها هەمومان خۆ لۆ فشەی دروست نەکرای هەموو ئیشی خۆی هەیە هەر 100 ملیارەکە ئیشی خۆی هەیە ئەگەر ئەو 100 ملیارە بە باشی بەکارنێنی دەبی حسابیەوە بکەی کو لەسەر نوێژە دەڵێ محاسبەم دەکا لەسەر حەرام محاسبەم دەکا لەسەر درۆ محاسبەم دەکا لەسەر ئەوش محاسبەت دەکا دەبیەوە بەکاربینی مێشکی بیرکردنەوەی تاکی موسڵمان دەبێ هابی ئی ئەدیانەکانی دیکەش تەبان فەرقی نییە هەمووی دەبێ ئەو هابی لەوەی توانەکانی خۆت بدۆزیەوە بەکاری بینی ئەدی نەمگۆ بەبیرم بینەوە ناوەڵام نەگۆ بەس گوتم ڤیدیۆکە 10 دقەیە لەوانەیە چارەی قسە بکەم بە زیاتر قسەم کرد ببورن ئێستا کراوەیە چێ دەیەوێت قسەیەک بکەم داخلەیەک بکە مایک و شتیوەمان هەیەوە نییە خۆشحاڵ دەبم دەستان خۆش زۆر سپاسان دەکەم نەخۆشە دەرەکە کە دەمری زەرتەر لێدەدا بەڵام هەروەت شێ ئەوە چۆن دەتوانێت ئەو نەوە کەسانە بتوانیان دوورکردەوە ئەو سەربردەمەی چۆن ڕابێن بیبوو دەست خۆش کاکتۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس کەم تا بەعاش دەکەی هیوادارم شایان بم تەماشا
ئەکید مەوزوعەکە ئەوەیە کە ئەو هەموو شتانی کە ئەمە پێی دەڵێن ئەو معلوماتانی هەموو کەسێک کە جغاری دەچێشی دەزانی جغارە چییە دەزانی خراپە هەوڵ دەدا قناعەت بە خۆی بینی دەڵێ مەسەن ئەم ڕیاضەش دەکەم یا مەسەن نێرگەلە دەڵێ نێرگەلە دەچێشم بەس ها دەڕواتە ناو ئاوێ و دێتە دەرێ ئەوان دەڵێ خایان دەبتەوە کۆرە بە دانیشە بەس ئەو بەوەی دەیەوێت قناعەتی خۆی بینی یا دەڵێ ئەمن مەسەن تەمەنی 25 ساڵە دەڵێ ئەم جغارە دەچێشم و نێرگەلە دەچێشم بەس یەک عیبم نییە ڕاستە ئێستا عیبت نییە پێتەوە دیار نییە ئەدی لە 40 ساڵی ئەدی لە 50 ئەدی لە 60 دەتەوێت چەند بژی دەتەوێت ئەو هەستی ئێستا هەتا هەستێکی گەنجانەی ئەکتیڤی بێ مشکلە لۆ هەتا هەشتای بەردەوام نەبی ئەو هەستە مەوزوعەکە کواڵیتی تەندروستیە شەک نییە ئەمە ناڵێن جغارەی مەرجتە چکۆ لە 40 ساڵی دەمری خۆزگەوە بە یەکسەر مردبا مشکلە نەبوو بەس هەناسەی تەئسیری لێ دەکا فکرکردنەوەی تەئسیر ئێستا توێژینەوە ئێستا دەڵێ مێشک دەپوکێنیتەوە تەئسیر لە خستەرخانەکانی مێشک دەکا کابرا دەڵێ وەڵڵا باپیری من 90 ساڵ و جغارەشی دەشێشاوی عیبی نەبوو ڕاستە لەبەروی کۆمەڵک فاکتەری دیکەش هەیە دەور دەبینی بەس ئەو باپیرەمان کە 90 ساڵ و جغاری دەچێشا ئەگەر جغاری نەچێشا بەڕەنگە 120 ساڵ ژیابە بە کواڵیتێکی باش لە 80 ساڵیەوە نەدەکەتە ناو جێی و لە ماڵێک کەتی ئەوان نا ئەکتیڤ دەمینێتەوە خەڵکی مە ئەگەر بڕواتە هەندێک جێی دەرێ بەس بڕواتە ئیتالیا مەسەلەن بڕواتە ئیسپانیا بڕواتە یۆنان بڕواتە بەریتانیا هەندێک جێی بەریتانیا هەیە ئەمن پێش 2 مانگ لە بەریتانیا بووم لە چێلتنهام یەک لەو شارە زۆر جوانانەی بەریتانیا بەنام لەوێ هەبوو کابرای 95 ساڵیم دیت کە دەڕوا 95 ساڵ چەند توند و بەندە کابرای ئەوە هیچ تەسەور کە دکتۆرێکی کوردی خەڵکی ئاکرێ لە هەولێر دایکەوە دەڵێ کە نەخۆشمان لۆ دێ ئەگەر نەخۆشەکەمان لە خوار نەوەت بی نەخۆشی دڵ دەڵێن گەنجیە کو دەبی ئەوە ڕوو دەدێت دەڵێ پێمان ناخۆشە بەس لەسەروی نەوەت بی دەڵێ ئەتیادیە مشکلە نییە 90 ئۆکێ هیچ مشکلە نییە لۆ چونکە کۆمەڵک فاکتەر هەیە یعنی مە ناتوانین بە جغارە چێشی خۆمان بڵێین ئەتو بەد جغارەی ترکە تەندروستی زۆر باش دەبی نە چونکە ژینگە هەوا دەور دەبینی ئاو دەور دەبینی خواردن دەور دەبینی نوشتن دەور دەبینی سترێسی بەردەوام دەور ئەوان هەمووی دەور دەبینی ڕاتب دەور دەبینی بەس دەبی پێی بڵێ ئێستا جغارە چێشانەکە و نێرگەلە چێشانەکە لەگەڵ 5 فاکتەریت کە هەر 5یان لە کوردستان هەنا هەوامان خراپە ئەومان خراپە خواردنمان کواڵیتی خراپە سترێسمان زۆرە ڕاتب نییە نازانم تێک دوونە مەشاکل هەیە جغارەشی بێتە سەرێ لێت دەدا کە لە من دەپرسن دەڵێن کحول بخۆمەوە هەیە دەڵێ دکتۆر بەس هەفتەی یەک پێک و نازانت پێی دەڵێم ئەگەر لە کوردستان ئەم باسی زانست دەکەم لە ڕووی دینیەوە هیچ مەزاری تێدا نیە بەس باسی زانست دەکەم زانستیش دەڵێ تەبعاً لۆیەوە واضح بی لە 2018 لە گۆڤاری The Lancet WHO نزیکی مێتا ئەناڵیسیس ستەدیەکی بڵاو کردەوە کە نزیکی 400 توێژینەوە بوو ئەخیر قسەی چییە دەڵێ no alcohol is safe خلاص بە هیچ شێوەیە کحول سەلامەت نییە بەس هێشتا زانست مەجارێتیدا هێشتەوە دەڵێ ئەگەر هەندە ئۆنس 14 ئۆنس لە ئافرەت و 21 ئۆنس لە هەفتانە لۆ پیا ئەو تەفاسیلە جەنابەت باش دەزانین بەس پێم دەڵێ ئەگەر لە کوردستان لێم پرسیت دەڵێ بخۆمەوە دەڵێم 1 دقە ئەتو لە شوێنە دەژی دەڵێ لە مەسەلەن لە هەولێرێ پێی دەڵێم هیچ مەزاری تێدا نییە بەس پێم دەڵێ لە فرانکفورت دەژیم فرانکفورت ناتوانانی بڕۆی لە دارستانێ هەوایان خاوێنترە ئاویان خاوێنترە کواڵیتی خواردنیان باشە ئەوانە دەڵێم ئۆکەی لە ڕووی زانستی بە هیچ شێوەیەک سەلامەت نییە تووشی سەرەتانت دەکات بەس فەرقە لە بینی هەولێرێ و ئەوێندرە وەکو مۆزوعی فتوایە ئۆکەی کحولەکە هەر کحولەکەیە هەر ناسەلامەتە هەر مسەرتنە بەس لێرە فاکتەری دیکەمان هەیە کە یارمەتی کحولەکە دەدا لۆی کابراکە 100% تووشی نەخۆشی بکە لۆی تەندروستی دینتە خوارێ ئەمن نامەم لۆ دێ لە پێیچ کابرا تەمەنی 45 ساڵە دەڵێ بمبورن خوشک و برایان دەڵێ توانای سێکسیم نەمایە دەڵێ لە ماڵە تووشی مشکلە بوومە لۆ 45 ساڵە لۆ چکە دەڵێ لە نزیکی 25 ساڵم جغارە دەشێشم نێرگەلۆشتی شوا و کحولی شوا و نەزێت لە خۆت نێشتێ طبعاً مشکلەکە ئەوە نیە کە 45 ساڵە ئەو هایە دوایی دەگاتە 55 ساڵی مەسەلەن ئێستا لە 45 ساڵیمە پێی دەڵێن ریڤێرسبڵ مەجاری تێدا هەیە بەس گەیشتە 50-60 مەجاری تێدا نییە ئەمە ناوم لۆ لە 65 ئەو مشکلەی هەیە پرسیارەکە ئەوەیە ئەتو چەند دەتەوێت ئەو هابژی وەکەوەی ئێستا 25 ئێستا دەتەوێت لە 65 وەکو ئێستا بی ئەو هاتون دووبەند بی یان تەوێت لە 65 کەترەوە بی جەڵتەکەت بداو بەخێرچی نه دەتەوێت بەردەوامی بە کواڵیتیی باش هەتا لە ژیانی نەکەویە سەرجێ نەکەویە خەستەخانەی ئەو هەموو لەناو ئازار نەتلێەوە کەواتە دەبی حسابی ئەو شتانە بکەیت لە هەموو ئەوانەی کە لەگەڵ ئەو
ئەو کەسانی کە جغارە و نێرگەلە ئەوان دەچێشن تەمان ئیدمانە مۆزوعەکە نیکۆتین خۆشی دەداتێ ئەو خۆشی پێویست پێە لە ژیانی سترێسە ئەمە ژیانمان هەمووی مەشاکل شتە لەبەرەوە کە ئەوە دەکێشی لەبەر ئەوە نایکێشی کە یعنی هەموو مێشک و جسم و ئەوانەی خەریکی محاولەیە لەوەی قناعەتی خۆی بینی کردنا دەزانی ئەو بەس دەڵێ ناتوانم دەڵێ پێویستم پێیە دەڵێ ئەوانە ئەمە هەموو ئەو معلوماتانی کەمە باسی دەکەین لە بەشە زەردەکەی دەمینێتەوە کو دەچینە پرۆسێسی دیکە لە دنیا یعنی کو دەچینە ئێرە کو تەثیری لێرە لەو دروست دەکەین لە دنیا سمۆکینگ سێسیشن پرۆگرام هەیە WHO دەیکا ئەمە وەختی خۆ ئەنتی تۆباکۆمان لەگەڵ بە شانازیەوە لەگەڵ پایتەخت دەست پێ کرد پایتەخت سپۆنسەری پرۆژە ئەنتی تۆباکۆ بوو مامۆستا هاژین هەمزارە پێم دەڵێ ئەمە ڕوودامان بەراوردان کرد ئەو پرۆژەیەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی بوو با بڵێن وەکو لایەنە زانستیەکە ئەمە وەرمانگرت و جێبەجێمان دەکرد ئەمەش هێندەی لە توانەماندا بوو جێبەجێمان دەکرد ئەگەر سمۆکینگ سێسیشن پرۆگرام مەوزوعێکی گەورەیە تو دەبی سایکاتریست لە مۆزوعی سایکۆلۆژیست لە مۆزوعی سایکۆتێراپی ئەوانە بکە دەبی مثلا لە کەنەدا ئەتو دەڕۆین لە ئەوەی بەشێک لە سمۆکینگ سێسیشن پرۆگرام وەرگرتنی نیکۆتینە لەوەی جغارەی تەرەکەی دەچێت هەر سەیدەڵیەکی کەنەدا هەر مؤسسەیەکی صحی دەمەوێت جغارەی تەرەکەم دەڵێ فەرموو نیکۆتینی بەبەلاش نیکۆتین دەبی بەبەلاش پاش ساڵەکی دیسان دەست پێ کرد و دیسان دەستی دەڵێ ئەمە نیکۆتینیم دەوێت چکە دەمەوێت واز بینیم دەڵێ ها فەرموو نیکۆتین بەبەلاش بە هەموو یارمەتی دەدەن ئەوجا لە شوێنی گشتی مەمنوعیان کردی نازانم چ یارمەتی کۆمەڵگەکە دەکەن ماینسێتی کۆمەڵگە یعنی عقلیەتی جەمعی کۆمەڵگەکە ڕادەین و دەیگۆڕن لە ئەوەی فعلەن ئەو کەسە بتوانی واز بینی بەو پینەی ئەمە ئێستا دەیکەین ناتوانین سەرکەوتو بین ئەوەی ئەمن دەیکەم ئێستا بەس هۆشیاریە ئەم بەس هۆشیارەکەت بەس دەمێ بەبیریان بینەوە یعنی کە دەڵێم هەر کچێک لە کافتریای دانیشت و نێرگەلەی چێشامەی خوازە خۆ من نامەوێت کچەکە نەخوازرێ فەقیرە خۆچی کردیە نێرگەلەیش چێشایە مەبەستم ئەوە نییە ئەو کچە نەخوازرێ مەبەستم قولابەکەیە دەمەوێت پێی بڵێم چەند خەتەرە ئەو مەوزوعە دەمەوێت بە کچەکە بڵێم چەند خەتەرە ئەمن بەس دەتوانم ئەو پەیامە بگەێنم خۆ ناتوانم لەوە زیاتر مؤسسەیەک دروستکەم و خەریکە ئەوە دەبی دەوڵەت بیکە دەوڵەتی لەک نەما لەخوای بەزیادی مەشاکلی زۆرە ئەگەر نەژبی دروستی دەکەن لە ئەوەی نەپڕژێنە سەر تەندروستی خەڵکی تەندروستی گشتی لە کوردستان و لە عێراق ئەسڵەن مەوزوع نییە لە وەختێک لە دنیاە تەندروستی گشتی مهمە یعنی تەماشای 120 کە تەماشای 100 کە تەماشای شۆستەکانمان کە بزانە مەجای بە پێی ڕۆشتنمان هەیە مەجای پاسکرد سواریمان هەیە لۆ لە دنیاە کە جادەیەک دروست دەکرێت جێی پەڕینەوەی زۆر مهمە لۆ دەبی ئیمە سارە لێدا و بیشێلی چونکە لەکنەمە ئەوە مهمە جادەکە قیرکەین جێی ڕۆشتنی بەس لۆ سیارەی ئەدی جێی ڕۆشنی پێی ئەم دەوێت بە پێ بڕۆم مەسەرەن یخۆ بە پێ بڕۆی ناتوانانی لەو 100 مەتری نزیک خۆمان بە پێ بڕۆ بزانست لێرێ ناتوانی لەبەرەوە ماینسێتی دەوڵەت دەی پێشتر بگۆڕدرێ یعنی پێشەوەی ئەو تاکەی ئەو خزمەت و باسیکە پێشەوەی ئەوەی بگۆڕین دەبی کەسی یەکەمی ئەو وڵاتەی کەسە یەکەمەکان ماینسێتی ئەوان بگۆڕین ئەو دەتوانین ئەوەش زۆری دەوێت ماوەشی زوو بەس دەبی هەوڵ دەین و بەردەوامی لەسەری ئەمن هەموویانم دیتە سەرکردی هەموو حزبەکانم دیتە لەگەڵیان دانیشتمە لەبەر لوتکەی تەندروستی پێش لوتکەی تەندروستی لەگەڵیان دادەنیشن بە هەموویانم گوتیە ئەگەر بەو نەوەی ئێستا بەردەوام بین ئەکە تو دەرمان دابین دەکەی ئەوە هەر عیبە زانین یعنی ئەتو هێشتت هاوڵاتێکی ساغت جغارەی بچێشی نێرگەلەی بچێشی و نەخۆشکەوی دوای دەڵێ وەڵا لە خستخانەی ڕزگاری خزمەتمان کرد کۆرە بابا تو دۆڕای لە بیدایەتەوە هێشتت هاوڵاتێکی ساغت نەخۆشکەوی ئەو لە خستخانەی ڕزگاری چی دەکەی خۆ ماڵمانیان نینە لە ڕزگاری و لە ئازادی و لە خستخانەی شار لەبەرەوە ئەو ماینسێت دەبی بگۆڕێ دەبی بین پریڤێنشن بینینە پێشەوە دەبی خۆپارێزی بێتە پێشەوە خۆپارێزی تاک نا دەبی دەوڵەت بیکە تاک مهمە بیکە بەس ئێستا ئەم دەمێ خۆم پارێزم بەس کوواڵیتی خواردنەکەم سفرە لەسەر حدودی مختبەر نییە فەحسی کادا خۆچی تێدایە مسەرتنە ئەمن دەبێ خۆم پارێزم بەس ئەوە کەم پاکەرەوەکەی ماڵێ ئەو شتە چی پێدەڵێن ئەوەی زاهی ئۆشتانە لەبەر ئەوەی کوڕی یەکێک لە مۆزەفەکانی ئەو دائیرەیە ئەوەی کۆنتڕۆڵ دەکا کوڕەکەی با بڵێن کوڕی ئەو کەسە بێ ئیشە کابرا دەڵێ ئەمن ئەوە دەرنەچوو لە فەحەس بەس کوڕەکەم لەگەڵ خۆ دابنێ ئەم لەوە دەسڕمەوە لە سیستمی ئەتونا تاک ناتوانێت خۆی پارێزی ئەوە پێویستە دەوڵەت ئەو ماینسێتی هەبی ئەو عەقڵەتی هەبی دوای تاکیش دەتوانی بەس ئایا ئەمە دانیشین بڵێن نا مادەم دەوڵەت ناکەمەش ناکەین نا دەبێ ئەوەی لەسەرمانە بیکەین ئەوەی لەسەر خۆمانە واجبیمەیە بیکەین ئەوی دیکە بەرەبەرە ئیش لەسەر دەوڵەت دەکەین لە ڕێی چەند پرۆژەیە کە خەریکین یعنی بەڵکو بتوانین قەناعەتیان لەو دروستکەین لەوێ کەسێکمان هەیە ئەفەن
سلااو زۆر سپاس. ئەمە هەمومان دەزانین کە خانەکانی مێشک بەپی دەمەن بەرەو بکردەوە ئەو ویدیۆشیان یا دروستکردنەوەیان نییە خانەکان چی بکەین چی باشە کە خانەکانی مێشکمان بەرەو مردنەوە چ ڕووکارێک هەیە کە خانەکانی مێشک بەرەو مردنەوە بوت ئەوها بڵێن چ ڕاستەیەک باشە بیکەین بۆ ئەوەی خانەکانی مێشک دەست خۆش ئالاکی ببینیتەوە ئێستا خۆمان دەزانین هەموو ئەسوڵەکانی دەستە ریاضێک هەبێت خۆیان هەیە مێشک چ ریاضەیەک باشە بوو دەست خۆش. ئۆکەی یەکەم شت دیسان ئەمە دەبێت لەسەر دوو ئاست ئیشی لەسەر بکەین. ئاستێک ئاستی سیستماتیک و گشتیە، یعنی دەوڵەت دیسان دەوڵەت دەبی ژینگەیەکی خاوێنمان لۆ دروستکە لە ڕێی دروستکردنی سەوزایی، نەک سەوزاییمان لۆ بڕوخێنی بیکاتە ئیمارە، ئەو دەبی بەعکس بیتەوە، دەبی ژینگەی سەوزایی زیادکەین، یعنی پانتایی سەوزایی زیادکەین لۆ چکە سەوزایی داروبار ئۆکسیجینمان دەداتێ و ئەو ئۆکسیجینەوە پێویستمانە لۆ هەموو خانەوشانەکانی جەستەمان نەک بەس مێشک، بەس مێشکش پێویستی پێێتی لۆێ ئەمن لەوە لەگەڵتم مێشکی تاچی کوردی ئۆکسیجینی کەمترە، چونکە دارستانی فرانکفۆرت وەکو باسمان کرد لەگەڵ سەحرای هەولێرە زۆری فەرقە. لەبەرەوە یەکەم شت سیستماتیک و دەوڵەتیە سەوزایی و ئەوانە. دووەم دەگەڕێتەوە سەر ئاستی خۆت طبعاً ئەکید طبعاً لە ناو ماڵەش دەتوانێت ئەو جەوە دروستکەی نەچێ کافتریای نێرگەلەی لێبی لۆ یان نەچێ سمۆکینگ ئێریای نێرگە لە ئەوە کافتریا شتیوە لۆ چونکە ئەو ئۆکسیجینێک کە مێشکت پێویستیتی لەو ماوەی کە تو لەوەی سەعاتێک دو سەعات لە جیاتی ئەوە دووکەڵ و CO هەڵدەمژی کە لە نێرگەلە و لە جغارە ئەوانەوە دێتە دەرێ ئەتو حسابی خۆت کە ئەو 2-3 سەعاتە مێشکت ئۆکسیجینی کەمترە هەستی پێ ناکە یەکسەر بەس لە مەودای دوور تەسیر لێ دەکات. لە دیسان لەسەر ئاستی تاک ئەکیت ڕیازەکان بە شێوەیەکی گشتی هەمووی باشن، مهمەوەی ئەتوو ئەو ڕیازەیە بکەی ئەوەی کە WHO پێی دەڵێ مۆدرێت ئەکسەرسایز هەفتەی 5 ڕۆژی 30 دقیقە بەلایانی کەمەوە و بگاتە ئەوەی کە ئەتوو ئارەقە بکەیەوە لێدانی دڵ سەریع بی هەناسە چواربی ئەو ڕیازێکی مەزبوط ئەوە لۆ تەمەنی ما کەمە ها نابێمە بخەنی بین بڵێن وەڵام ڕۆشتین وەڵام ڕاز دەکەم دکتۆر بە پێیان دەڕۆم ڕۆژێنی ساعت ئەوە لە تەمەنی 75 ساڵی باشە تو 25 ساڵی 25 شین ئێستا بمایتان پرسین زۆر 2000 چارە چەند کەس 2000 ئەوە چییە؟ باش على اساس 2000 گەورەیە وەنیە پێتان وایە گەورەیە لە 2000 سوپەرمارکێتمە بوو یعنی ئەمە زۆر لەمە گەورەترین تەمەن درێژ بن ئینشاڵڵا ئەتوو هەموو ئەو وەرزشانەی کە دەیکەی ئەوە خوێن و ئۆکسین دەکاتە مێشک توی ئیسفادە دەکەی بەس بەڕاستی لە هەمووشی مهمتر کە زۆر پێویستە نوێژە بەس نوێژی ئەوە نا تەقڵە نا نوێژی بەڕاستی نوێژ فعلەن ئەتوو لە ناوی بی و فعلەن دا ببڕێ لە دنیای دەرەوە بەڕاستی یارمەتی دەدا و بەڕاستی خاوت دەکاتەوە و تەرکیزت باش دەکەوە ئەوانە طبعاً لە ئەوانەشی کە نوێژ ناکەن یۆگا و ئەوانش بە هەمان شێوە تەسیری زۆر باشی هەیە خواردن زۆر تەسیری هەیە عفەن فەرموو ئەوزە پێشەوەی کە ئەمە دوو شت لە ئەخیری دوو پرۆژەی جوانمان هەیە لەگەڵ پایتەخت لە ئەخیری ئەعلانی دەکەین بەس زاری نایەڵم هەتا هەموو ئەوەی کە قسەی هەیە قسەی خۆی بکە زۆر سپاس زۆر سپاس دەکەم ئەفەن وەڵامی دوو سوالی هەبوو چیان دەست بە کورتی سوالێکم فەرق هەیە لە بینی میسال گەشتی نێر و مەی ئۆکەی ئەوە سوالێکم سوالی دووەمیش ڕێگە زۆر بەمانیانی بە خۆم و جەنابیش و کۆمەڵێک ئەوانەی لێ دەشن بە پێش شوێنێکی دادەچی ئەکادیمیایەکی شوێنەگوی دەڵێ ئەو شوێنە بینیە کەچی لە ئەساس لەوانەیە هەر نەشت بینیبی لەوانەیە هەر لە وڵاتی خۆشت نەبوو زۆر جا بە پێش قوتابخانەش دادەچی دەڵێ ئەو شوێنە بینیە ئایا ئەوە چیە ئازێکی دەداتەوە ئۆکەی دەست خۆش ئەوەی یەکەم زۆر مهمە مەوزوعی فەرقی بینی مێشکی خانمان و پیاوان یەکەم شت دەبی لەسەرەوە ئیتفاقکەین کە مێشکی خانمان لە پیاوان باشتر نییە هی پیاوانیش لە خانمان باشتر نییە
باسی باشی خراپی ناکەین ئەوە یەک دوو خوای گەورە خانمی دروست کردیە لە ئەوەی دایک بی هەموو جەستەی فەرقە بە مێشکیشەوە پیاوێکی دروست کردی لەوەی پیاو بی هەموو جەستەی فەرقە بە مێشکیشەوە ئۆکەی یعنی زۆر تەبیعیە کە ئەمە ڕیشمان هەیە خانمان ڕیشیان نییە ئەو هەشمێشکمان فەرقی هەیە بەس ئەمە باشترین کە ڕیشمان هەیەیان ئەوان کە ڕیشیان نییە نا هەردووکمان باشی ئەوە مقارنە ناکرێ لێ فەرق هەیە بەڵێ فەرق هەیە مەسەلەن لیمبیک سیستمی خانمان ئەکتیڤترە لیمبیک سیستم ئەوەیە کە بەشە عاتفیەکەی مێشکە بەشە کیمیاییەکەی مێشکە ئەگەر خانم ئەوەی ئەکتیڤتر نەبی ناتوانی دایک بی ناتوانی ئەوەن داگەی لە منداڵەکەی بی ڕۆژێ نەنووسیە هەروە قەواقیتی شەوێ نەنووسیە منداڵەکەی هەروە قەواقیتی ئەو هەر بە قوربانی دەبی ئەوە نەبی ئەو ئەکتیڤێنەی پیاوەکەش تاقەتی نەمایێت زەوی تێکس دەڵێ قڕم بەسەری خۆم کرد لێ ئەو کەت نەمکرد بەس ئافرەتەکە نا خوای گەورە وای دروست کردیە لەبەر ئەو مەسەن بنمونە یەک لە فەرقەکانمانە ئایا ئافرەت زیرەکترەیان پیاو دابەش بووە لە هەندێک شت ئافرەت زیرەکترە مەسەلەن لە ئەدرێس پیاو زیرەکترە لەبەرەوەی پیاو سەدان هەزار ساڵ پێش ئێستا چوویتە دەرێ ڕاوی کردیە هاتیتەوە دەبی جێکەی پێ بزانیتەوە ئافرەت لە ڕەنگ لەمە باشترە لەکنە من شین هەموو شینە شینە و نیلی و نازانم تو کورە بابە هەموو شینە سۆرە و پەمبێ و نازانم هەموو یەکە لەکنە من لۆ چکەمە لە ڕەنگ باشترینە بەس ئافرەت لەبەرەوەی لە قەدیمەوە لە جیاکردنەوەی مەسەلەن زانیتی ئەو میوەیە کەنجی پێگەیشتیە ڕەنگ بە ڕەنگەکەی کۆمەڵە کوردەکاری دیکە هەیە ئافرەت لەمە لە ڕەنگ باشترە ئەو مناقەشەی بینی من و دکتۆرێکمان بوو لە مەرحەلە پێنجی کولێتم کە پسپۆری مێشک و دەمارە ئەمنە ئەو پرسیارم لێ کرد گوتم لەبەرچە ئەوەی ئەڵمانیا ناویچ بوو ڕاوشکاری ئەڵمانیا مێرکڵ لەبەرچە مێرکڵ و کۆندۆلیزا ڕایس و نازانم ئەوەی هیلاری کلنتن و ئەوانە لە دنیاە دروست دەبن و ئەوەی فنلەندا ئێستا تەمەنی 34 ساڵە ئێستا بۆ 35 ڕیس و زەڕایە لەبەرچە ئەوان دەتوانن ئەو کەسانەتی هەڵکەوی لە ناو ئافرەتیمە کەمتر هەڵدەکەوی لۆ ئەو عەزەڵەیە ئەگەر ئەمن ڕیاضی پێ نەکەم دروست نابی وانە دەبی ڕیاضی پێ بکەی لۆیە ئەو کەسانی ئەنگۆدەیان بین کە ئەوها دێنە سەر ستێج ئەوهان کردیە ئەوانە ڕیاضیان کردی ڕیاضیی باش دەکەن عەزەڵەکە لە ئەوها لە خۆیەوە دروست نابی ئافرەت دەبی مەجاری بدرێتێ لە چوارچێوەی مەبادی ئەگشتیەکانی کۆمەڵگەکە بەس ئەتو ئافرەتە کچەکەت لە منداڵی و پێت گوتیە نەکەی نەڕۆی نانازم هەر لە ناو ماڵێ هەتا تەخەڕوجیش دەکا لە ماڵێ لۆ مەعهدی لۆ ماڵی خاردنەوە کە کەسێک بیخوا طبعا ئەوە مێشک خانەکانی مێشکۆک و مۆزوعی عەزەڵەکەیە ڕانایە لەسەر ئەوە ئێستا تو تێ ئەوە بکەی ڕئیس طبعا ناوەڵە ناتوانانی فەقیرە بەس دەبی دەرفەتی بدێ مێشک حساب کە عەزەڵەیە ئێستا ئەو کەسانەی کە لە دنیای سەرکەوتونێ مەسەلەن بڕۆ چیرۆکی مەسەلەن لە تێنس بڕۆ چیرۆکی نۆڤاک جۆکۆڤیچ بخوێنەوە مەسەلەن زۆربەی زۆریان لە منداڵیەوە کە لەدایک نەبوونە چاویان کردیتەوە لە ناو غورفەی هەموو ئەوەی تێنسیە ڕێکتەوە و دیوارەکە هەموو ئەوەی تێنسیە و ئەوی شەترەنجی لە منداڵیەوە ڕایدەینی لەسەر ئەوەی کە گەورە ببیتە ئەوە لێ ئەمە لە هەموو دووەلی ئیسلامی بەس ئەنەس جابرمان هەیە جەزائیری لە تێنسی بەس هەموو ئەوروپا و ئەمریکا یەک دنیا تێنسزانی زۆر باشی خانمیان هەیە ئەمە سەرکەوتو نەبوون لەبەروی لە بیدایەت و ئیشمان لەسەر نەکردیە لەبەرەوە مێشکی ئافرەت لە هەندێک شت سەد ئەوەندەی مێشکی باش پیاوە مێشکی پیاو باشە مێشکی پیاویش بە هەمان شێوە سەد ئەوەندەی لە هەندێک شت لە مێشکی ئافرەت باشترە بەس بەگشتی کامیان باشترە هەردووشیان باش بەگشتی کامیان فەزلی بەسەرێت هیچیە خوای گەورە هەردووشی جوان دروستکردی هەر یەکە و دەوری خۆی دایتێ لێیە ئەو لادانە ئێستا لە دنیا هەیە ئەوەی هاوڕەگەزبازی ئۆشتانە ئەوە لۆ لەگەڵ زانست و لەگەڵ فیترەت ناگونجێ لەبەری خوای گەورە لە ئەساسەوە دوو ڕەگەزی دروست کردیە وەکو ئەگەر خەلەلێک هەبوو لە هۆرمۆنات و شت عیلاج هەیە عیلاجی دەکەی تاوخ ئەمن بەس لەبەری حەزم لە فڵانە شتێ دەبی حەزم حەز ئەتو ئینسانی قووەتی خۆت ئیرادەی خۆت ئەدی ئەوانە لەبەرەوە نقطەی یەکەم ئەوەیە فەرق هەیە بەڵێ بەس هیچیان لەوێت کە باشتر نینە بەس ئەمە مەجال بە ئافرەت بدەین دیسان دەڵم لە چوارچێوەی ئادابی گشتی و مەبادی عام لە چوارچێوەیە
بەس ئەمە مەجاریان پێ بدەین ئەکید لە زۆرشت زۆر لەمە باشترن چونکە ئەوان هەندێک سیفاتی مێشکی وان هەیە لە مێشکی پیاودا نییە بە سەروبەرترن ورترن بەدیقەتترن حساسترن هەندێک هەستی پێ دەکەن ئەمە هەستی پیاو تەقیستەکەی سانلەیە کاتی دەتوانین گوێ لە سێ کەسی ڕاگرین چەند ئیشێک دەتوانانی بەیەکەوە بکە ئەو جاوە ئیشی لیدەرە ئاگای لە سێ چار شتێ بەیەکەوە پیاوە ئەمە تەرکیزمان کردەوە یەک لە فەرخە زۆر گەورەکان مەسەلەن پیاو هەندێک ها کە پیاو دەڕواتەوە ماڵێ زۆر ماندیە تاقەتی هیچی نییە یەک قسە ناکە دانیشتە لەسەر ئەوەی ئەو ناشێ دانیشتە لەسەر قەنەفی مەسەلەن کۆنتڕۆلی دەستاوها دەکە ئەوە دەریشەنە تاقەتی نەما زۆر هیلاکە طبعا نازانی چ دەکە ئەو کۆنتڕۆل دەگۆڕی نازانی شێ لەسەر شاشەیە دەیگۆڕی مەسەن بەرنامەیەکی تۆ ئاراز دەی دەیگۆڕی کوڕە مەیگۆڕە دەیگۆڕی بەرنامەی نازانم چ دێ دەیگۆڕی هەواڵی نازانم ئاگای لە خۆی نییە شتێکمان هەیە لە پیاو پێی دەڵێن مێشکی پیاو دابەژەوە بۆکس بۆکسە سندوق سندوقە شتێکمان هەیە لە پیاو پێی دەڵێن nothing box هیچی تێدا نییە ئافرەت ئەوەی نییە مێشکی پیاو جوان جوان جودای کردیتەوە ئەوها بۆکسێک لۆ سیارەیە بۆکسێک لۆ ژنەکەمە بۆکسێک لۆ خەزومە بۆکسێک لۆ دایکمە ژنەکە دەڵێ ئەمت خۆشتە دەوێیان دایکت ئاخر بۆکسی تو دایکم جودایە لە مێشکی پیاو شتە نییە بۆکسی تو ئاخرەت و کەسەچی هەستی من لۆ توشتەکە لۆ دایشی مشتەکە نانە دایکی مت خۆشایە دایکی خۆت لا حەول ولا قوة ئاخر جودایە دوو بۆکسی جودایە لەکرەمە ئی ئافرەت کووە تەسەوڕ دەکەن کوون هەمووی تێکەڵ پێکەڵا بەس جوانە ها لێ ئافرەتێک بە پیاوەکەی دەڵێ سیارەم لۆ بکڕە پیاوەکەش دەڵێ فکر دەکاتەوە پارە هەیە نییە پارە نییە بۆکسی پارەی بۆ پارە نییە ژنەکە ئافرەتەکە دەڵێ ها یانیت خۆش ناوێ کاکە پارە نییە عیلاقەی نییە لەکن ئافرەت تێکەڵە ئەوە هەموو شتێک بەنایەک دەکەن بەس طبعاً ئەوەش جوانیە ها ئەوە لێ تاواوکەری یەکدینە لێ دەبی ئافرەت و پیاو پێکەوە بژین ئەو دوانە تاواوکەری یەکدینە ئی پیاوی بۆکس بۆکسە مەسەن لە پلان هەموو شتێکی جودا کردیتەوە جوان تەرتیبات و ئەوانە لە دەرچوونێ ئافرەت تاخیر دەبی پیاو لە وەختی خۆبی ئیزعاج دەبی لە بازارکردنێ لەو حەزمان لە بازارکردنێ نییە خاستە ئەگەر لەگەڵ لە ئەوانەی کە سنگڵن کە لەگەڵ دایکت یا خوشکت دەڕۆی بازاری ئافرەتەکە بە کەیفی خۆی سڕحەتی خۆی وەردەگری ئەو لە بازارکردنی جەنێتیک لۆی مایتەوە وەختی خۆی وەشی تو میوەی دەڕنی ئەمن و توش دەچین ڕاوەکە دەکەین و دینەوە تاقەتمان نییە ئەوە لە جەنێتیک لۆمان مایتەوە هیچ سەدان هەزار ساڵە لێ فەرقی زۆر گەورەکی لە بینی ئەو دوو مێشکە هەیە بەس ئەوەتان لەبیر بیکە مێشکی ئافرەت و مێشکی پیاو هیچیان لەوی دیکە باشتر نینە فەرموو اوكي زۆر سپاس دەکەم من فردوسێ طالبة تەستەریشتی لە یانەی باسکردنی مێشک باس لە میمۆری کرد میمۆری مێشک دوو پرسیار لە بۆ دروست بووە یەکەمیان ئەوێ ئەو هۆکارانە چین تەوامان لێ دەکەن خانەکانی مێشکمان بمرن اوكي میمۆریەکەمان بەهێز نەبێت خانە بمرن یان مێمۆری بەهێز نەبێت خانەکان نامرن دەبنەتەوە خۆیان میمۆریەکەمان بەهێز بن اوكي لا تزات نفس ميموري كي ونيا يعني أول كلام فينا هذا كان ميموري زعيفي اوكي أنا بقول ما أفتادنا جودة في أو على تدريب طبعا إنك تدرب ما تدرب اوكي أول شيء يعني مشان هلو ثالثة كما تدرب أول ثالثين كحوسة أواقبي بتواني عفوا كم خاصة كلمة إيه میمۆری کەمان بەهێز بکەینەوە لەسەر ئەو شتە نەبینێتەوە کە بڵێ هەرچی شوێ دەبێتەوە بینە اوكي ئەوەی یەکەم ئەوەی یەکەم کە ئەو شتێک کە دەیخینی لەبیر یا مێمۆریت بەعام باش ببی طبعا ئەوە فرسەتەشی باش بوو کەمە دوو مێمۆریمان هەیە یەکان پێی دەڵێن شۆرت تێرم مێمۆری یەکشان پێی دەڵێن لۆنگ تێرم مێمۆری مێشکی مە ئەوها دروست کرایە هەندێکمان ئێستا ئەمن لۆنگ تێرم مێمۆریم باش نییە
زۆر شتی منداڵی مەسەلەن بەبیرم دێنەوە دەڵێنێت ئەو هات گوتیت کە ئەو هاکردنە تەقەی سەرم دێ هیچ بەبیر نەمایە هەندێک شتم بەبیر مایە بە زۆر کەم یعنی ئێستا 2023 ئەمە زۆر وڵاتمان کردێ لەو بەرنامەنوێی کە دادەبەزی ئێستا پەخش دەبێت سامان پێم دەڵێ ئەوە لە فلان جێی ئەوە سامان مخریزی بەرنامە لە فلان جێی ئەوەمان کردوەوە هێشتا ساڵێک تێ نەپەڕی ئەم هەندێک تەفاسیلم لەبیر چووە لۆنگ تێرم مێمۆری دەکرێت لە هەندێک کەس خۆی وابی کە بڕک لاوازتر بی لە کەسەشتکە ئایا ئەو کەسێک کە لۆنگ تێرم مێمۆری لاوازە زیرەکە طبعاً دەتوانێت لە ئیمتحان باشبی ئەم چوومە کولیتب لە کولیتبیش دەرچووم تەخەڕوزم کردو دوایش چووم لە بۆستن و دوایش لە ئۆپساڵا فەسەزەی مێشکم خوێند ئۆکەی یعنی هەندێک هەیە هەر خۆی ئەساسەن مێمۆری لۆنگ تێرم مێمۆری باش نییە لێ ئەو کەسانە دەویست بکەن تەکنیکەکە چییە دەبی ئیلا پێش ئیمتحانی مراجعەیەک بکەنەوە نەک بەیانیەکەی بەس دەبی شتەوەی مراجعە بکەنەوە پێشەوەی بنون مراجعەیەکی عام ئەمن لە سەف شەشی چم کرد بە درێژایی ساڵەکەی بە نەرمی خوێندم زۆر زەختم لە خۆم نەکرد چکە خۆم دەناسی دەمزانی خۆشم بکوژم دوای دەبێت هەر مراجعەیەکی باش بکەمەوە لە دوو مانگەکەی وەختی دوو مانگمان هەبوو نازانم ئێستاکۆ دوو مانگەی ئیجازەمان هەبوو لەو دوو مانگەی بە باشی دیقەتمدا لە ئیمتحانێ سبەی ئیمتحانە 3 ڕۆژ پێشتر ئەو 3 ڕۆژەی بەس مراجعەم دەکردەوە ئەوها بەبێ کتاب و شت ئەگەر پێی جاروبەر تەماشام دەکرد ئۆکەی ئەمن لەبەرەوەی ئەمنش لەوانەمە لەوانەیە ئەمن تو ئەوها بین ئەمن لەوانەمە کە لۆنگ تێرم مێمۆریەکەم باش نییە لێ دەبی تەکنیکی خوێندنەکەم بگۆڕم بەعام ئەو شتانە چنە کە مێمۆری باش دەکەن هەو شتانەی کە تازە باسمان کرد کە خوێن و ئۆکسجین باشتر دەگەێنە مێشک شتێکی دیکە ئەوەیە بە تایبەت لە ئافرەت ئەنگۆ شانسەکی گەورەتان هەیە کە لیمبیک سیستمتان بە قوترە لە پیاو شت ببەستنەوە بە ئیمۆشن یعنی ئەمن لە غورفەی خۆم لە سەفی شەشی یەک دنیا شتم هەڵواسی بوو هەمووی بەیاننامە و شت بوو طبعاً دەتگۆ حکوومەت و دەوڵەت و شتە لەبەرەوەی هەر یەک لە مەسەلەن کیمیام لێ خۆش دەویست سەبەبەکەم دانابووی کە کیمیام خۆش دەوێت کە دەرسەکەم لە کیمیای دەخین بە خۆشەویستیەوە دەمخیند بە حەماسەوە دەمخیند بیرکاری تخوا بیرکاری ئێوە خۆشت بێ ئێوەڵا خۆشم نەویست لێ کەمترین دەرەزەم بیرکاری بوو زۆر هەوڵم دا بەس پێم حەل نەبوو بەس دەرسەکانی دیکەم هەمووی سەبەبەک لۆ دانابوو کە خۆشم مەسەن لۆ زیندەزانیم خۆش زیندەوەرزانیم خۆش دەوێت لۆ ئینگلیزیم خۆش دەوێت لۆ عەرەبیم خۆش دەوێت چیرۆکەکان دەچوومە ناوی ئەمە سەدەیمە مێشچەند هەبوو دەچوومە ناو چیرۆکەکەی وەکو ئەوەی کە خۆم لە ناوی دەژیم ئەدەبی عەرەبیم لەبەر نەکرد بەبێ ئەوەی لێی تێبگەم تێدەگەیشتم لە شاعیرەکە و ژیایەک و نازم یعنی بیبەستەوە بە ئیمۆشن ئاگرەکە بە دەوری ئەو دوو مێمۆریەمان ئەو ئاگرە بەکاربینە لێ هەر وەختە ئەمە دەڵێن پرۆتینی دروست تێدا دروستکە دەڵێن لەو کەسانەی کە شەرمیان هەیە لەسەر ستەیج بن مەسەلەن کە تەکنیکەکان چییە لەو وەختەی ژیانی خۆت کە زۆر شانازیت بەخۆوە کرد مەسەلەن شتێک ڕوویدا کە زۆر شاناز بەخۆ دەڵێ حرەکەیەک بە مەسەلەن پەنجەیەکت بگوشە توند لۆ ئەو فیلینگەی پەنجەگوشینەکە لەگەڵ فیلینگی شانازیەکە تێکەڵ دەبی وەشی دێستە ستەیج دەڵێ ئەو وەختە پەنجەی خۆت بگوشەوە لەوەی مێمۆریەکە بگەڕێتەوە یەک لە تەکنیکەکان ئۆکەی یعنی بیبەستەوە بە ئیمۆشن هەموو شتانەشی کە تازە باسمان کرد دەبی خەوت باشبی یعنی نابی ئەتوو بڵێ وەڵام شەوێ نانوم دەخینم لە بەروی سبەی ئیمتحانم هەیە و دەی بەبیرم بمینێ ناوانێ دەبی ئەتوو شەوێ زوو بنووی سلێنێ زوو هەستیەوە بخینی مێشک شەوێ خەریکی خوێندن نییە مێشک شەوێ خەریکی ڕاندنی هۆرمۆنەکە لەوەی ئەتوو بنووی ئیسراحەت کەی نابی ئەو شتان یعنی نابی فەسلەزە تێک دەی نابی فیزیۆلۆژی تێک دەی لەگەڵیشی ئادەبی ئەتوو نابی دۆڵمەی بخۆی و ماستاوی لەسەر تێکەی و بخۆی و دوای تەلەبیت بمینی آخر نابی شەوێکەم بنووی و نیوڕانە دەڵێت تەعویز دەکەمەوە پاش سەر و پێی ئەو هاش نابی لێ دەبی ستایلی ژیان بە کامی دەستکاری بکەی دەبی ڕیاضە بکەی هیچ مەجاری تێدا نییە هەموو ئینسانە کۆچی نان خواردنە پێویستی بە ڕیاضەیە هەر کەسێک ڕیاضە نەکا زووتر پیر دەبی کواڵیتی ژیانی زووتر دادەبەزی کواڵیتی ژیان یعنی چالاکیەکانی ژیان بڵێم بێزەحمەت لێ بزغارمە چێشە چونکە ئەوانەی ئەوە بینەری من بی ئەمنی ئەوانەی دێم کارکتەرش توندم هەیە لە شتانە لەسەر شاش هەر پێ دەکەن موقچەی خۆش دەکەم دڵێ ئەوە چییە ئەوەم زانی کابرای زۆر قشتە ئەو لێو هایزەعازە بەس پێی دەڵم لۆ تەحمولی ئەوە دەکەم چەند قورسیشە پێی بڵێم بەس تەحمولی ئەوە دەکەم بەس تەحمولی ئەوە ناکەم مێشکی من CO لۆکسی لە جاتی ئۆکسجینی ئەو مافەم هەیە ئەمن لەوێ ئۆکسجین هەڵمژم ئەوش لە خۆی دەبا بڕاتە دەرێ دووکەڵەکەی هەڵمژی زۆر تەبیعیە حەقی خۆیتی ئەو ئازادەرەوە ئەو شتە گشتیانە بەعام بەس ڕیاضە خەو خواردن ئەوانە زۆر مهمە طبعا لەگەڵشی لایانی ڕۆحیەکەش ئەکید
زۆر سپاس یەک پرسیار هەیە تقریبا لەوانەیە لایەن سایکۆلۆژیش بیتن جای وا هەیە لەم قەدیر ئەگەر داکت یان بابت دەرسی پێت گوتبایە ئەگەر نەتزانی باید شتێکی لە مێشکت دەدا دەیوت مێشکت بینەوە جێی خۆت یان خۆت زاروێ شتێک لە فکرت دەچیتن ئەو هەلوانەیە لە مێشکی خۆت بدەیت ئایا ئەو لێدان لە مێش لەسەری خۆت یان کە لێ دەدرێت وا دەکاتن ئەو سیگناڵە بگەڕێتەوە یاخود ئەو سێگرامە یاخود ئەو مێشکە فرەیمەکە بەعام وا دەکات سیگنال بگەڕێتەوە میمۆری و هیچ بکەوتەوە شتت لە بۆ بگەڕێتەوە بەخۆی بەو شتێکی لە ئیرادیە ناوەڵا فێری بووینە ناوەڵا هیچ بەڕای من ئەوەندەی کە ئەمن لێی بزانم لە زۆر شتێ من نازانمەنی هەندووکەشی دەزانین بەس ئەوەندەی ئەمن لێی بزانم نە هیچ پەیوەندی بەوە نیە تو ناتوانانی مێشک زۆر ئەوەیە بە باشی پارێزرایە ناتوانانی بڵێ وەڵا شەپەشی لێ دەدەی و سیگناڵەکە دەڕوە ئەوە تێگەیشتنی بین فەرقی تێگەیشتنی بینی فیتەرێک و مهندسێکی میکانیکە لەگەڵ ڕێزم لەوە فیتەر کە سوکاری منە بەس مهندسێکی میکانیک و فیتەر لە هەندێک شتی چەند بەجودا لە سیارە تێدەگەن ئەوەش ئەو هایە تێگەیشتنێکی زۆر نازانستیە لۆ شتێکی زۆر زانستی ئەو هانیە ئەکید سیگناڵ بەوەی ناڕوە بەس بڵێ وای لێ دەکەی بەترس لۆی تەرکیزکە فۆکەسکە بەس ئەمە لەو بڕوایدامە ئەوش هەتا سەری نامێنێتەوە ئەوەی کە بەترس دەیبەستیەوە بە سترێسەک دەیبەستیەوە بەشتی خۆش ئۆکەیە پێی دەڵێ ئەگەر مێشکت هیناوە سەر خۆت ئەمن هەدیەک لۆ دەکڕم ئەوە شتێکی خۆشە دەکرێت ئەوە ببینێتەوە لۆنگ تێرم بەس وەڵا بڵێ لێت دەدەم یان لێی بدەی ناوەڵایس بەڕایم نیست پەیوەندی نیست سیگناڵ بۆی ناڕوە ئەگەر کەسی سینەما بیفەرموو یەک کەسیشمان مایە ئۆکەی ئەو دوو کەسە سوەر دەگرین تاوە سێ کەس سوەر دەگرین تاوە چار کەس فەرموو زۆر سپاس دەکەم دەڵێن ئەگەر بەکاری نێکەی ڕێی خوێندنەوە یان ئیشکردن یان بیرکردنەوە بۆ دەڵێ وەکو دانیشی بدار تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا و پێشتر هیچ پێ نەکرد ئەو ئیش نەکردا دەبێتە هۆکار بۆ ئەلزایمەر توش بێت ئەو مێشکە وردە لە کۆتاییەوە تووشی بیچەوە کرد ئۆکەی بیرەکاتەوە یعنی وردە هیچ خانەکان هیچ ناکەمەوە ئەوە کارەبایەتی زۆرە بەڵێ ئەسی لە مێشکەکە بەڵێ ئێستا ئەوانەی کە باسمان کرد بەگشتی لۆ مێمۆری و لۆ ئۆکسجینی مێشکیش بە هەمان شێوە هەموو ئەوانە تەسیری هەیە لۆ پاراستنی کەسەکە لە توش بوون بە ئەڵزهایمەر لە ئاخیری یان ئەڵزهایمەر نام ئێستا مشکلێکمان هەیە دیمێنشیایە شەکتە تووشی ئەڵزهایمەر بکە یان ئەو لە بیست چوونەوەی کە ئەمە هەمانە نۆرمەڵ دەڵێ نازانم دنیاوارەتم خواردیە ئەوانە هەموو تەسیری هەیە بێگومان تەسیریان هەیە و مشکلەکە ئەوەیە تەماشاکردنی سۆشەڵ میدیا تەسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر کوشتنی خانەکانی مێشک لەسەر لاوازکردنیان لەسەر دواخستنی گەشەی مێشک و ئەوانە بەڵێ ئەرێ وەڵاوان هەموو تەسیریان هەیە لە ئاخیری طبعاً جێنێتیکیش تەسیری هەیە کە لە ئاخیری ئەگەر تووشی هەر نەخۆشێکت بکە فەرموو باش ئەنگۆ قەرار ئەوزە ئێستا شتێکی ئەلان دەکەین پاشە پرسیاری لۆ تەلەبەکانی پایتەختە بەس زۆر سپاس دەکەم بس سیارەکەم بێت ئەحمەد بەنسبەت ئەوەی هەندێک تەمارین هەیە کڵینین پێ مەسەلەن ئەوانەی کە باسی دەکەن دەڵێن مەسەلەن دەتوانێت ژمارە بە پێچەوانە و پشتگیری لەبەوەی کڵینین بەبەوەی یادگار یاخۆ میمۆریست کە ئەتوو باش دەکەیت یان مەسەلەن دەتوانی پێشنیار بکەیت مەسەلەن دەڵێ پێشنیاری شتێک بکەیت کە بەچاو نەیبینی یعنی بۆ نمونە ئەم دەڵێت ئەو دیوانەی هەیە پێشنیار بکەم پێشبینی بکەی یانی تەوقع بەڵێ لە دوای ئەو دیوارەوە هەیە ئەوانە هۆکارەکەن یاخۆ فاکتێرەکەن لەبوو ئەوەی من لەبوو ئەوەی یادبێت باشتر بی یان ئەوە دەمارەخانەکانن کەەوە دەکەن ئەکتیڤتر بن و ناوێکەوانە دەمارەخانەکان دەبرن یانە ئۆکەی زۆر سپاس دەکەم ئەکید شتی ئەوەی کە دەڵێ دەمانەخانەکان دەبرن ئەکید دەبرن خەبەرە خۆشەکە ئەوەیە کە ئێستا دروستکردنەوەی دەمارەخانەکان زیندووکردنەوەی دەمانەخانەکان لە توێژینەوەدا زۆرش پێشکەوتیەکە ئیشەڵا بەڵکەوە تەحقیقبی ئەو وەختی زۆر مشکلەی گەورەمان لە کۆڵ دەکاتەوە هەموو ئەو تەدریبانی ئەو ترێنینگانەی کە باز دەکەن پێچەوانە ژماردنی ژمارەکانەوەە هەموو ئەوانە شتی باشن بەس بەڕێی من شتی واقعی عملی ئەوەیە کە ئەتوو هەموو جەستت بەیەکەوە ترێنینگ بکە
یعنی جیاکردنەوەی مێشک لە جەستا دەتوانی تەدریبی تایبەتی مێشکیشت بکەی بەس هەموو ئەوانە کە ئێستا باسمان کرد لە خواردن و خواردنەوە و لە خەو و لە وەرزش و لە هەموو ئەوانە هاوکاریەکی باشتری مێشک دەکەن لە ئەوەی بەقوتر بی. وطبعا ميكانيزمي زور وردي شيء او اختصاصي منيه بس اكيد ميكانيزمي زور تريننج كزنامت باسكت تريننج ديك هيك هذاك خانه كاني ميشك بقوتر بن الميموري بقوتر بي زياتر ببينيتها اكيد اذا كاتي او دشتي اعلان كاين جماعات اما لماوي صاير رابردو لروداو خريجي بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستینە کە واجبی مەیە ئەمن وەکو ئەمن و هاوکارانم لەوێن دەرێ و ئەکید موسسەکەش زۆر ئاسانکاری گەورەی کردیە لەوێن بتوانین ئەو پەیامە بگەین و واجبی خۆشمان و موسسەکەمانە بەس لەو 2024 پلانێک هەیە لەگەڵ زانکۆکانی کوردستانە ئەو پلانە ئەوەیە کە تەلەبەکانمان بێنینە ناو پرۆژە هۆشیاریەکە بە چەند قۆناغێک مەسەلەن ئێستا دکتۆر ئاراس کۆمیونیتی دروست دەکەین لە دهۆک دەستی پێکردیە لە جێگەکانی کە ئیشی لەسەر دەکرێت لە ئەوەی بەس دکتۆر ئاراس کۆمیونیتی لە دهۆک دەستی پێکردی و هەتا دوونێ نزیکی 500 کەس لە ماوەی 26-28 ساعتێک بوو نزیکی 500 تەلەبەی بەشە پزیشکەکان فۆرمیان پڕکردیەوە دەیانەیە بەشدار بن تێدا ئەوانە ئیشیان چ دەبی مەسەلەن بابڵێمە لە پایتەخت فۆرمەکەمان بڵاو کردەوە گوتمان چێ دەوێت بەشداری لە دکتۆر ئاراس کۆمیونیتی دێتە ناو ئەو کۆمیونیتی چ دەکەین یەکەم شت لە دانیشتنەچی ئەوها بەس لە قاعەیەکی گەورەتر زۆربەی تەلەبەکانی پایتەخت ئەوانەی کە ئینترستیان هەیە پاشەوەی کە فۆرمەکە پڕکراوە هەمومان کۆ دەبینن گۆ داواتی مەدەبن قسە دەکەین لەسەرەوەی کە چ بکەین لە بەرنامەکانمان لە ئەوەی پێیان بگەینە خەڵکی ئەتوو خەڵکی سۆرانی یان خەڵکی شەقڵاوەی یا خەڵکی چۆمانی یا خەڵکی برادۆستی یا خەڵکی مێرگەسووری یا خەڵکی هەولێرەی دەوروبەری مەخموری نازانم چێنەری دەی فکرەی خۆت دەڵێ ئەتوو لە باگراوندە جوگرافی و کولتوری و اجتماعیەکەی خۆتەوە دەی فکرەکە دەڵێ تێکەڵش دەکە لەگەڵ باگراوندە زانستیەکە تەبعاً لەگەڵ بەهرەکانی خۆت ئەو فکرەی تو ئەمن نیمە ئەوە ئیتوە ئەتوو هەتە لێ ئەمە دەمانەوێت ئەتوو بەشدار بیلەوە لە فکرەوە دوای دەینە سەر پلان دوای دێنە سەر جێبەجێکردن دوای لە ستۆدیۆ کوستنا ستۆدیۆ ڕێک دەخەین دوای پرۆدەکشن ڕێکۆردی بەرنامەکە دوای پۆست پرۆدەکشن مۆزۆئی مۆنتاژ و ئەوانە لە هەمووی ڕێگە دەدەین ئەو کەسانەی کە ئینترستیان هەیە توانایان هەیە و ئیلتیزام دەکەن بەشدار بن لەگەڵمان لە ئەخیری چمان کرد گەنجمان هینا ناو بەرنامەکەمان پەیامەکەی یعنی دەرفەتمان ڕەخسان لۆ گەنجەکەەوە بی هەر ئەمن نەبم ئەو دەرفەتەمان ڕەخسان لەو گەنجە لەوەی بێ ئەو پەیامە بگەێنی ئەو پەیامێکە خۆیەتی ئەو بابەتێکە خۆی بیگەێنێتە خەڵکی ئەمەش دەبینێت پردێک لۆ گەیاندنی ئەو پەیامەی وی ئەنگۆ بابڵین بەرنامەکمان کرد لەسەر دایبیتیز لەسەر شەکرەی ئەنگۆ بەشی دەرمانسازیتان دەڵێ ئەمە دەمەوێت لەسەر مێتفۆرمین شتەش بکەم یەک دەڵێ لەسەر ئۆزەمپیک دەمێشتە بکەم بەشەکانی دیکەتان ڕێک دەکەون لەگەڵ یەکدی دەڵێن کاکە ئەمە ڕۆژی ئەو پێنجشەمەی بەرنامەی دادەبەزی باسی شەکرەیە دەڵێن ئەمە هەفتەی داهات و ڕۆژی شەممە هەر لەژێر ڕۆشنایی ئەوە دکتۆر ئاراس کۆمیونیتی چالەچێکمان هەیە لە پارکی شانەدەر دەچین فەحسی شەکرەی لەو خەڵکی دەکەین ئەمە دین وەکو ڕوودا و ڕووماڵی دەکەین دەڵێن ئەوانە قوتابیانی پەیمانگەی پایتەختن فلان بەشە لەوێن دەرێ ئەو شتە لۆ خەڵک دەکەن هۆشیاری دەدەنە خەڵک لەسەر مەوزوعی شەکرەکە لۆ چکۆ هەفتەی بەرنامەی دکتۆر ئاراس شەکرە بوو مەوزوعەکە وین وین سیچوێشنە ئەنگۆ دەچن ئەکتیڤیتی دەکەن ئەمەش دەین براندینگتان لۆ دەکەین ئەکتیڤیتێک دەگەینە خەڵک پەیامەکەتان دەگەینە خەڵک لە هەمان کاتش ئەنگۆ بەشدارن لە هەموو پرۆسەسەکەی بەرنامەکەی خەڵک ئیسفادە دەکە ئەمە ئیسفادە دەکەن ئەنگۆ ئیسفادە دەکەن ئەوە یەک دووەم لوتکەی تەندروستی کوردستانمان هەیە بەس لوتکەی تەندروستی کوردستان پەیوەندی بە ڕووداوەوە نییە لوتکەی تەندروستی کوردستان دامەزراوەیەکە لە کوردستان دامەزراوێکی مەدەنیە لە ساڵی 2016 ئەمە چوینە لوتکەی تەندروستی جیهانی چوین دیتمان دەتوانین هەندێک خۆمان ئەوەکەین بڵێن ئەمەش دەمانێت لوتکەی تەندروستی کوردستان کەین لە 2017 داوای لایسنسی لوتکەی تەندروستی جیهانیمان کرد کە ساڵانە لە بەرلینە لە 2018 پاش ئیمێڵ و ئیمێلکاری و هات چۆن نازانم چێ گوتیان فەرمون بیکەن KHS کوردستان هێڵث سەمیت ئەمەش زرم و لە 2019 کرمان لە 2019 کرمان لە 2021 کرمان لە 2023 دەبوایە بیکەین ئەو شتانەی کە لە بینی کە لە کوردستان و لە عێراق هەیە وای کە تەزیریکەین لە 2024
لە 2023 لوتکەی تەندروستی کوردستان دەکەین. لوتکەی تەندروستی کوردستان ئیشی ئەوەیە سەرنجی حکوومەت و دەوڵەت ڕابکێشی لەوە مەشاکلە تەندروستیانەی کە لە وڵات هەنە بە تایبەتی تەندروستی گشتی. شتێک هەیە کە کەس ئاوەڕی لێ ناداتەوەش پەبلیک هێڵثە تەندروستی گشتیە. دین دەڵێن جەنابی حکوومەت و دەوڵەت و ئەوانە وەرن شتەکەن سەحا خەستەخانە نییە. خەستەخانەیە. سەحا تەندروستی نەخۆش و دەرمان و خەستەخانە و عملیات نییە. ئەوە جودا لە تەندروستی گشتی. لە قەتەر کە جیرانمانە نزیکمانەوە نیە Ministry of Public Health هەیە، یعنی وەزارەتی تەندروستی گشتی. خەستەخانە لە خۆی ئیشی خۆی دەکات. ئێستا مەچمان هەیە، وەزارەتێکمان هەیە سەرپەرشتی خەستەخانەکانمان دەکات. ئەوە وەزارەتی تەندروستی نییە. وەزارەتی تەندروستی دەبی کافتریاکەت لە هەوای وڵاتەکەت خاین کاتەوە، هەوای کافتریاکەت لە خاین کاتەوە، کواڵتی خواردن پارێزی، یارمەتی داواز زغارەی بینی، ئەوانە ئیشی وەزارەتی تەندروستیە کە جارە دروست دەکرێت دەبی وەزارەتی تەندروستی ئیسرار کە جێی ڕۆشتن هەبی لۆتی بتوانی بڕۆی. وەالحاصل ئەمە دین سەرنجی دەوڵەت ڕادەکەشین لە ئەو شتانە دەڵێن ئەوەیە ئیشی وەزارەتی تەندروستی و کەتی تەندروستی. خەستەخانە و دەرمان و ئەوانە هەموو وڵاتێک توانین بیکە مۆزەمبیقیش دەیکا. لەوەیان بە هەمان شێوە کۆمەڵە گروپینگە ئەنگۆ دەتوانین لێش لەگەڵمان بەشدار بن بەس لەوێ لیمیتمان هەیە عادەتەشی زۆر ناتوانانی بەشداربی سکۆ لوتکەی تەندروستی کوردستان گروپی گچکە سەرپەرشتی دەکەن دوایی لوتکەکە دەکرێت لە هەولێر یان لە سلێمانی ئەو ساڵ لە هەرێک لەوانەکرا دیسانە دەتوانن بێن بەشدار بن و ڕجستەرکەن و ئەو شتانە دەتوانین حساب شتابێت لە پایتەخت بکەین. ئەو دوو پرۆژەیە بوو کە ویستم پێتانی بڵێم هەر وەختێکیش کە هەرێک لەنگۆ حەستان کرد دەتوانین دوای بە تەنسیق لەگەڵ جەماعەت فۆرمەکە فۆرمی دیکتۆراس کۆمیتی بڵاو دەکەینەوە کە خڕبووینەوە لە جێیەکی لەوێن درێ لە گروپی گچەکان باسی کەیەچێسیش دەکەین ئەوەی کە حەزی لێبوو لە کەیەچێس بەشدار دەبی. ئەم زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس.